سڵاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان. هیوادارم هەموو لایەکتان باشن ببوورە. هەموو جارێک کاتێک بابەت ئامادە دەکەم لە کۆتایی یا بەر لە دەستپێکی بابەتەکەم خەریکی تەرتیبکردنی لاپەڕەکانی دەبم. هیوادارم هەموو لایەکتان باش بن. یەک دەقە بەڕێزان. یاڵا مشکلە نییە. هیستری بابەتی ئەمڕۆمان سەبارەت بەهین دەبێ ئایا مزگەوتی ئەقسا کە مسلمانان ئێستا لە فەڵەستین ئیدعای دەکەن و گوایە فەڵەستین خاچی خۆیانە دەکەویتە کوێوە؟ ئایا شتێک بە ناوی ئەلئەقسا لە سەردەمی محەممەد بوونی هەبوو یان نا؟ وایە ئەو ئەقسای کە مسلمانان ئیدعای دەکەن ئایا بە فعلی لە فەڵەستینە یان نا؟ هێشتا دەستم بە قسە نەکردی جوێن دەدەن بە ئەو کەڕۆ. ئەو کوردە بۆچی وایە؟ ئەو کوردە بۆچی وایە؟ بزانین چەندەم کەس بوو هاتە ناو لایڤەکەم. گوتم بە برنج و شلەکە بخۆن یا برنج و مەرەگە وەکو هەولێری گوتی. گوتم ڕۆژی هەینی و لە ماڵەوە برنج و گۆشت و مەرەگە هەیە. گوتم بابی خۆن سەرچاو هەموو لایەکتان بەخێر بن. خوا ڕوود ڕەشکە دەبڕۆ مادەمەیە دەبڕۆدەی. هێشتا دەستم بە بابەت نەکردیە. دەستم بە بابەت نەکردیە. یعنی کارەساتی ئێوە دەزانی چۆنە مسلمانان. ئەو دەقانەی لە قورئان نووسراوە ئینکاری دەکەن، ڕەتی دەکەنەوە. کاتێک ڕەتی دەکەنەوە جارێشتر بۆ ئێمە دەیسەلمێنن کە پێتانوانیە قورئان لە نووسینی خوددا بێ. کێشەی ئێوە لەوەدایە. چکە دەبەنجی و گەوجێتیتان گەیشتۆتە ئاستێک نە قورئان دەخوێننەوە، نە لە قورئان تێدەگەن، نە هیچ. چکە ئەگەر بیخوێننەوە دەبینن خوداکەتان یا نووسەری قورئان نەک تەنها فەڵەستین بەڵکو لوبنان و سووریا و ئوردن و مسر و سیناشی داو بە بەنی ئیسرائیل. جاگەر تۆ هاتی ئەمڕۆ ئینکاری ئەمە دەکەی واتە چەندەها دەقی قورئان ڕەت دەکەیتەوە. کاتێک ڕەتی دەکەیتەوە واتە پێمان دەڵێ خوداکەم با گوو بخوا، من بڕوان بەو دەقانە نییە، بەڵکو من بڕوان بەوە هەیە کە دەبێ ئیسرائیل لە فەڵەستین بچێتە دەرەوە. جاوە خۆی کارەساتە مسلمانان. باشە ئەوە خۆی لە بنەڕەتدا کارەساتێکی زۆر گەورەیە. من لە ڕابردوو دوو بەرنامەم لەسەری داناوە. ئایا بە گوێرەی قورئان الأرض المقدسة واتە خاچی پیرۆز چێ دەگرێتەوە؟ قورئان شەرق و غەربی پێداوە. قورئان شەرق و غەربی بە بەنی ئیسرائیل داوە، بە یەهودیەکان داوە. بەڵام کاتێک ئێوە ئەمڕۆ هاتوون کەوتونەتە ژێر تەئسیری ئەو تەلەکە بازانە، ئەو شەیطانیانەی کە پێیان دەوترێت مەلا و زاناکانی ئیسلام، خۆیان تەواو لەو مۆزوعانە یەکلا بوونەتەوە. زانیویانە قورئان لە نووسینی محەممەدە. باشە لە نووسینی محەممەدە. ئەجینا چۆن تۆ چۆن دەی دش بە بابەتێک ڕادەوەستی کە خوداکەت لە قورئاندا دەڵێ كتبنا على بني إسرائيل واتە لەسەر بەنی ئیسرائیلمان نووسیوە ئەم خاکە بۆ بەنی ئیسرائیلە لە تابلۆی پارێزراوی ئاسمان تاوەکو ڕۆژی قیامەت. تۆ چۆن هاتی شەڕی بەنی ئیسرائیل دەکەی، دەتەوێت لەو خاکە دەری بکەی کە خوداکەت لەسەری نووسیوە، واتە تۆ هەڵساوی دش بە ئیرادەی خوداکەت دەوەستی. تێدەگەن بەڕێزان لە مەوزوعەکە. واتە جارێشتر بۆمان دەسەلمێنی ئیسلام ئایدۆلۆژیایە، هیچ پەیوەندی بە مەسائیلی ڕۆحانی و خوداییەوە نییە. تۆ گەیشتوویتە ئەو قەناعەتە، مەلاکانتان گەیشتوونەتە ئەو قەناعەتە، قورئان لە نووسینی محەممەدە و محەممەد فەڵتەی داوە و بڕواتان بەوەنی قورئان لە نووسینی خودایە. ئەجینا چۆن دێن ئێوە جورئەت لە خۆتان نیشان دەدەن کە بڵێن خوداکەمان گووی خوارد یاخود نووسەری قورئان گووی خوارد، کاتێک دەڵێتن من خاچی پیرۆزم داوە بە بەنی ئیسرائیل و دەبێت ئێمە جووەکان لەناو بەرین، فڕیان دەینە دەریاوە و
فەڵەستین دەبی بۆ عەرەب و بۆ موسڵمانان بێ. چۆن تۆ چۆن ئەم کارە دەکەی؟ ئەگەر هات و دەقێکی خودایی بی زۆر ڕوون و ئاشکرایە کاگیارۆ، زۆر ڕوون و ئاشکرایە، بەڵام لەبەر دەبەنجی لەبەر نەخوێندەواری دێن ئەو مەوازیعانە دەکەن و مەلاکانیش گاڵتە بە عەقڵیان دەکەن، چکە دەزانن نەخوێنەوارن. کێشەکە لەوەیە، دەزانن نەخوێنەوارن، دەزانن نەخوێنەوارن. من دەقتان بۆ دەینم لە سەرەتاوە سەبارەت بەوە، هەندێک دەقتان بۆ دەینم. اینجا دواتر دێنە سەر بابەتی ئەمڕۆمان مزگەوتی ئەقسا کەوا فەڵەستین ئیدعای دەکا هی خۆیانە و نابێ یەهودی یا جوو لە ئیسرائیل بوونیان بمینێ، چونکە مزگەوتی ئەقسا سێم شوێنی پیرۆزی ئیسلامە، یەکەم قیبلەی موسڵمانانە، باشە، یەکەم قیبلەی موسڵمانانە، دەبی یەهودی دەربکرێن. ئەمە تەنها بۆ موسڵمانان هەیە. لە سەرەتا لەگەڵم بن لەگەڵ ئەم ڤیدیۆیە ئینجا دەینە سەر هەندێک هیوادارم لێتان دیار بێ. یەک دەقە. ئەمە گوایە ئەو بەردەیە کە پێی دەوترێت ئەسەخرە کە قوبەی لەسەر دروست کراوە لە ناو هەیکەلی سولێمان، یا لەو منطقەی کەوا هەیکەلی سولێمانە. ئەو بەردەیە کە موحەممەد لەسەری فڕیوە بۆ ئاسمانەکان. باشە، ئەو بەردەیە کە موحەممەد دوای ئەوەی نوێش بە 124,000 پێغەمبەر دەکا کە عیساش بۆ خاتری موحەممەدی نازدار لە ئاسمانی حوتەمەوە دادەبەزێ بۆ زەوی بۆ ئەوەی نوێژ لە پشت موحەممەد بکە، و موسا و 124,000 پێغەمبەر کە بوونەتە بەخۆڵ یاخود بوونیان نەماوە، هەرچەند لە ڕوانگەی ئیسلام و 124,000 هەر هەمیان زیندوو دەکەنەوە، دەیانکەن بە گۆشت و خوێن لە پشت موحەممەد دەوەستن، موحەممەد 2 ڕکعەت نوێژیان بۆ دەکات. ئەمە بەردەکەیە بەڕێزان، ئەمە قوبەت السەخرەی پێ دەڵێن. ئەمە بەردەکەیە کە درێژەکەی نزیک بە 13 مەتر بە 18 مەترە. گوایە موحەممەد ئالێرەوە فڕیوە بۆ ئاسمانەکان. بابین با ڤیدیۆکە بە هین بکەین، ببورن داوای لێبردنەکەم تۆزێک ئیزعاجات تەرتیباتی من. ئەمە ژێر بەردەکەیە، ژێر بەردەکەیە کە خەڵک دەچن بۆ نمونە نوێژی لێ دەکەن، نوێژی لێ دەکەن کە گوایە ئەم بەردە زۆر پیرۆزە. و هەروەک دەزانن ئیسلام لەسەر بنەمای پەرستنی بەرد دروست بووە. بۆ نمونە 3 بەرد قینگت پێ پاک دەکەیتەوە و 3 بەر ژنی پێ تەلاق دەدەیت و 3 بەر دەگریتە شەیتان و بەردێک ئیتر دەستی لێ دەیت و ماچی دەکەیت و بە دەوریدا دەخولێتەوە، بەردێک ڕۆژانە قەلاقوچکەی بۆ دەخۆی و ئاراستەی دەکەی بەردە ڕەشەکەی و بەردێک لێەوە موحەممەد فڕیوە بۆ ئاسمانەکان و ئیتر بەردێک نازانم چی. ئیسلام لەسەر بنەمای بەردە، ئاینەکە بریتە لەسەر بنەمای بەرد، پەرستنی بەرد. باشە، چکە بنەکەی بۆشە دەتوانی لە ژێرەوە نوێش بکەی. ئەمە لایەکی تریتی کەوا یەهودیەکانە وابزانم با بڕواتن. ئەمە بەردەکەیە لە ناو مزگەوتی قوبەت السەخرا. ئەمە مزگەوتی قوبەت السەخرا، ئەمە هەیکەلی سولێمانە کەوا کاتی خۆی. دواتر دێنە سەر ئەو بابەتە. ئەوە دووبارە خۆیەتی بورنەوانە جار بەجار دێت ناوی. ئەوە موسڵمان چوە نوێش لای دیوارێکی دەکا، ئەوە بابەز با لەوە بینن. ئەمە ئەو شوێنەیە کە پێی دەوترێت سەخرەت البوراق. لە تەنیشتێکی بەردەکە، لە تەنیشتێکی بەردەکە، ئەو بەردە گەورە، موحەممەد کەرە باڵدارەکەی دەبەستێتەوە. بۆی کاتێک دەچێت بۆ ئاسمانەکان، هەر حەوت ئاسمانەکان دەکا و چاوی بە ئەڵڵا دەکەوێت، کاتێک دادەبەزێتەوە کەرەکە نەڕۆیشت بێ، چکە پێویستی بە کەرەکەیە بۆ ئەوەی لە قودس بیجێڕێتەوە بۆ مەککە. ئەمە شوێنێتی کەوا خەڵک دەچن خۆیان پێ تەبریک دەکەن لە شوێنی، بەڵێ ئەوە شوێنی کەرەکەیە. بەڵ ئەوە لە خوارەوەش نووسرایە، باشە، کە پێغەمبەر تێیدا بەستاویەتەوە. ئەوە خەڵک دادەبەزێ بۆ بەردەکە بۆی لە ژێریەوە نوێش بکە. باشە، بە واز با لەوە بێنین. وەلحاس ئەمە بەردەکەیە. باش، بۆی کەرەکەڕم. ئەو بابەتم تا ڕادەیەک درێژ دەبێ. هیوادارم لەگەڵم بە تحمل بن، چکە ئاماژە بە زۆر بەڵگە دەکەین، زۆر بەڵگە. بۆ نمونە 2 ئاەت لە قورئاندا
کە لە سوڕەتی ژمارە 113 سوڕەتی ئەلمائیدە دابەزیوە لە ڕووی دابەزینەوە و لە دوای سوڕەتی ئەلمائیدە سوڕەتیش تردا دەبەزێ تەواو قورئان کۆتایی دێ و محەممەد دەمرێ. لە ئاەتی 21 دووە ئاەتە کە قسەی کردیە سەبارەت بە خاچی پیرۆز ئەرض المقدسە خاچی پیرۆز ئاەتی 21 سوڕەتی ئەلمائیدەیە. دوای ئەوە کەم تا زۆر باسی ئەرضی مقدسە ناکە. دەڵێ یا قومی ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم ولا ترتدوا على أدباركم فتنقلبوا خاسرين. واتا موسى بقوم كيدله أي ملتكم أي قومكم برونا ناو خاچی پیروز كالله بو ايوي نوسيوا و رارا مبنو مقرنوا أجينا ددورن. الطبري بابين زور بخيراي أماجة بوانا دكم شكو جرنجا بوي بشناو بابتها. الطبري ثم اختلف أهل التأويل في الأرض التي عناها بالأرض المقدسة. ضلي أهل تأويل شرو بكراني أمدقة ناكوكن سبارد بمزويي كأمدقة مبستيتي الأرض المقدسة خاچي بيروس. قال بعضهم هندي شاندلن الطور وما حوله شاي طور سيناء لەگەڵ ناوچەی دەوروبەری واتە تەنها ناوچەی سینا دەگرێتەوە. چێنە ئەوانەی وتویانە مجاهید و ئیبن عەباس. قال آخرون هەندێک لە یاوەرەکانی تر دەڵێن هو شام خاچی شامە شام ئەو شامی ئێستاکە. جا شام چ تەنها بە مانای سووریا بێ یا بە مانای سووریا و فەڵەستین و لوبنان و ئوردن بێ وەکو قەتادا. قال آخرون هەندێک تریان دەڵێن هي أرض أريحة أريحة كوابشكة لفلسطين وكو ابن زيد السدي وابن عباس. ديار ابن عباس بشيمان بوتوا لشوين اقدر ضلي تنها الطور ودوروبري دواتر هاتي قوتويتي أريحة. وقيل ودلين هندق لأوركان قوتويانا أرض المقدسة كالله ببني إسرائيل داوا بريتيا لدمشق فلسطين وبعض الأردن وهندق لأردن واتا سوريا همو فلسطين وهندق لأردن. وهروها الطبري دلي دقك دلتن التي كتب الله لكم كالله لسرتاني نسيوا التي أثبت في اللوح المحفوظ واتا دلي الله دليتن أنبر يا رم كأوخاكم بإيوة داوا للوح المحفوظ لتابلوي بارزراوي آسمان جيجيرم كرديا بو إيويا تابويا عقدكي بناوي إيويا باشا تابو رشكا عقد ملكاتي تواو الله بيان دڵێ من لە تابلۆی پارێزراوی ئاسمان نووسیومە ئەو خاکەم بە ئێوە داوە کە بریتە لە خاچی پیرۆز ئەی بەنی ئیسرائیل ئەوە بۆ ئێوەیە لە تابلۆی پارێزراوی ئاسمان واتە تاوەکو ئەبەد شتێک لە تابلۆی پارێزراوی ئاسمان بنووسێ واتە ئەبەدیە بەغەوی. قال مجاهد دڵێ هي الطور وما حوله ئەوە ناوچەی طور چیای طور و دەوروبەری واتە سینا. قال ضحاك إليا وبيت المقدس. ضحاك دلت النخر إليا واتا قدس كاتي خوي بقدس ياندوت عرب دواتر ناوي لدنا قدس ها قدس بوني نبوة تاوكو سي صدى لدواي مردني محمد بوزان ياريتان شتيك بناوي قدس بوني نبوة عربيش هر بناوي إليا ناويان هنا وهر وقت دواتر ديبينا قدس بوني نبوة وشي قدس بوني نبوة بهي جورك إليا بيانو إليا وبيت المقدس عشان واتا فلسطين. قال عكرمة والسدي أريحا ناوچەیەکە لە فلسطين. قال الكلبي كلبي دلنا بابي باب والله دمشق فلسطين وبعض أردن هندق أردن. قتادة دلي والله بابي باب هي الشام كلها دلي هر همو شام دقريتوا همو أردن همو سوريا همو لبنان همو فلسطين باشا أو زنا كان خوتانا باشا. قال كعب الشام كعب دلتن همو شام دقريتوا كالله لتابلوي بارزراوي آسمان لسر بني إسرائيل نوسيوا همو دقريتوا. خالد طنطاوي بزاين شي دلي. قال ابن جرير دلي وهي لا تخرج عن أن تكون من الأرض التي ما بين الفرات وأريش مصر. دلي بريتي لو خاكي أو خاكي دكويت نيوان فرات لقل عريشي مصر منطقي سيناء أو ناوچه دقريتوا
سەیریکەن ئەو ناوچەیە دەگرێتەوە. ئێستا ئێوە ئەوەندۆکە یعنی ئەگەر ئەوانە حساب بکەی ئەوەی ئێستا لە ژێردەستی ئیسرائیل لە 105 ئەو خاکەش ناکە ئەوەندیشیان بۆ بەڕەوا نابینن ئەوەشیان بۆ بەڕەوا نابینن. بەڵێ 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 هێشتا ماوە سەبیرکەن. و ئاەتی 137 سورەتی الأعراف سەرچاو بەخێر بن دەڵێ وأورثنا القوم الذين كانوا يستضعفون مشاريق الأرض ومغاربها التي باركنا فيه وتمت كلمة ربك الحسنى على بني إسرائيل. وأو قومي كدت شو سندرانوا باشا كدت شو سندرانوا مشاريق الأرض واتا روش هلاتي خاككا تاوكو خور آواي خاككمان بميرات بياندا وأو خاكمان بيروز كرت ووتي خدا جيشت جي بوسر بني إسرائيل باسي خاچك دكا لو دقدا آيات 137 سورة الأعراف دلتن خاچك يا الله أم خاكي لروش هلاتوا بوروش آوا داوا ببني إسرائيل ووتي خدا بوسر بني إسرائيل هاتو تدي باشا بزانين شيء القرطبي والظاهر أنهم ورثوا أرض القبط طلب جوري أم دقبه دواي أوي الله فرعون لناو دباتن أو خاشي مصري داوا ببني إسرائيل أرض القبط خاشي قبطي كاني داوا ببني إسرائيل أو لولا الشام روي الشام هروك بينيتان شام ياخذ لاني كم فلسطين ضل والظاهر أنهم ورثوا أرض القبط ضل بجوري أم دقة شكوا سبارة بموضوع فرعون ضل أوي بني إسرائيل ميراد قري خاشي مصر بون لدواي لناوتشوني فرعون أو دقة ضل وامان بيدري والأرض هي أرض الشام ومصر وأمخاك كأوكاد لبردستي فرعون بو بريتيا لشام ومصر واتا سوريا أردن لبنان فلسطين سيناء مصر هموي باشا الطبري شي دلتن أو القرطبي الطبري مشاريق الأرض الشام ومغاربها مصر ضل بريتيا لخاشي أوي شماشت ضل بريتيا لشام ولا مصر همو الله داويتي ببني إسرائيل بجوري القرآن باشا ابن كثير ضل يعني شام واتا خاشي شام واتا سوريا ولبنان وفلسطين وأردن بغوي مصر وشام خاشي مصر كانوا شام هموي داشا وهروها لا آياتي بيشتفنج بو بيشتوشتي سورة الدخان كم تركوا من جنات وعيون وزروع ومقام كريم ونعمة كانوا فيها فاكهين وأورثنا قوما آخرين دەڵێتن فرعونیەکان چەندەها بیستان و کانیا و چێڵگە و پلە و پای بەرزیان لە دوای خۆیان بەجێهێشت کە تێیدا لە نعمەتدا دەژیان و دڵخۆش بن و ئەورەثنا قەومەن ئاخرین و ئەوەماندا بە قەومێکی تر هەموو ئەوانە خاچ فرعونیەکان. الطنطاوي وهو ظاهر في أن بني إسرائيل رجعوا إلى مصر بعد هلاك فرعون وملكوها ولم دق ديارا كدواء أوي الله فرعون لناو دبا أو بني إسرائيل قراونته مصر وخاشي مصر كان فرعون كان بوا بمولشي بني إسرائيل أما درويتشي شاغدارا هر أو دق خوي درويا چونکە کاتێک موسا دەرچوو فرعون خنکا نەگەڕاوە مسر قورئان لە خۆیەوە فەڵتە لێتدا محەممەد لە خۆی وەشتی نووسیوە لە خۆی وەشتی نووسیوە شارەزای مێژوو نەبووە وای زانیوە ئیتر موسا دواتر گەڕاوەتەوە و خاچی مسری بۆ بووە. سەبارەت بە هەمان دەق القرطبي ملكهم الله تعالى أرض مصر بعد أن كانوا فيها مستعبدين فصاروا لها وارثين. ضل الله خاچی مصري لدواي بهلاكة بردني فرعون دا بچه ببني إسرائيل وبني إسرائيل بون بميرات قري خاچی مصر.
ئەوە تەنها وەکو پێشەچی ویستم ئاماژە بەوەی بکەم. چەندەها دەقتان هەیە سەبارەت بەو مۆزووە. واتە شام دانەیەکیان دەڵێ لە فورات بۆ نیل عەریش، زۆربەیان دەڵێن بریتێ لە سووریا، لوبنان، ئوردن، فەڵەستین، سینا، میسر. باشە ئەو شەفشەتان لە چییە؟ مزگەوتی ئەقسا و مزگەوتی ئەقسا و مزگەوتی ئەقسا و جیهاد دەبی بیکەین دژ بە ئیسرائیل و بچین ئیسرائیل دەربکەین و ئیسرائیل خوداکەتان كتب الله لكم کە ئەڵڵا بۆ ئێوە نووسیوە. یعنی دەتانوێت دژی ئیرادەی ئەڵڵاکەتان بوەستن، یا ئێوەش وەکو ئێمە بڕواتان پێی نەماوە سەردەمانێکە بە تایبەتی مەلاکان، بەڵام گاڵتە بە عەقڵی خەڵک دەکەن، یاخود گاڵتە بە عەقڵی خەڵک دەکەن، بەسیەتی گاڵتەکردن بە عەقڵی خەڵک. ئێوە لە ئێمە باشتر شارەزای قورئانەکەتانن، دەزان قورئان لە چەندەها سوورەت نەک تەنها فەڵەستین بەڵکو فەڵەستین و سووریا و ئوردن و بەشێک لە خاچی تەنانەت سعودیە و تەنانەت لوبنان و میسر و بەشێک لە سوودانی چکەوکە سوودانیش خاچی فرعەونیەکان بوو بە بەنی ئیسرائیلی داوە. چین ڕۆژانە فشەفش دەکەن سەبارەت بە مافی ئیسلام لە فەڵەستین، تاکەی واز لەو فشەفشەتان دێنن. باشە تاکەی واز لەو فشەفشە دێنن. کاتێک ئێوە دێن دەڵێن نەخێر ئیسرائیل دەبێت دەربچێ، یەهودی دەبێت دەربچێ، واتە پێمان دەڵێن بڕواتان بەو دەقانەی قورئان نییە. وەماتان بڕواتان پێی نەبیتن، واتە پێمان دەڵێن خوداکەمان یەک تەنەکە بخوا. واتە بڕواتان بەوە نییە قورئان لە نووسینی خودایە، واتە گەیشتنە هەمان دەرەنجام کە ئێمە سەردەمانێکە پێی گەیشتوین. من هیوای ژیانێکی بەختەوەرانە دەکەم بۆ هەموو مرۆڤێک، و هیوادارم خەڵکی فەڵەستینی بێنەوە سەر عەقڵ و منطق، نە بە قسەی حەماس بکەن نە بە قسەی فەتح بکەن. ئەگەر بیانەوێت دەتوانن ژیانێکی شایستە بە مرۆڤایەتی لە ئیسرائیل بژین لەسەر بنەمای هاوڵاتی بوون، بەڵام دەبێت دەستبەرداری کەڵتی حەمەی کوڕی ئامە بن. ئەوە لە هەمووی گرنگترە. واتە قەزیەی فەڵەستینی قوربانی تێروانینی تیرۆریستانەی ئیسلام بووە، لەبەرەوە ئەو کێشەیە تاوەکو ئێستا ماوەتەوە، تاوەکو ئێستا ماوەتەوە. تا بێنە سەر مەوزوع بزانین ئایا دەباش دەبڕۆ دەی باش بابێن بزانین ئایا ئاەتی یەکی سوڕەتی الإسراء سبحان الذي أسرى بعبده ليلا ببورة سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى التي باركنا حوله أتاوك دوائي دەڵێ شکۆمەندە ئەوەی بەندەکەی بەشەو ڕواند، واتە بەلا ڕێدا ڕواندی لە مزگەوتی حەرام بۆ مزگەوتەکەی واوەتر. ئەقسا لە زمانی عەرەبی واتە واوەتر، ئەدنا واتە لە تۆ نزیکتر، ئەقسا واتە ئەوپەڕ. شتێک لە خۆت نزیکبی لە زمانی عەرەبی پێدەوترێ ئەدنا، لێت دووربی پێدەوترێ ئەقسا واتە واوەتر یا ئەوپەڕ. بزانین ئایا ئەو ئەقسایە بە مانای مەسجد الئەقسایە کە عەبدولمەلیک بن مەروان نزیک بە 6-7 ساڵ لە دوای مردنی موحەممەد دروستی کردیە، چکە لە سەردەمی موحەممەد ئیسلام لە فەڵەستین بوونی نەبووە تاوەکو مزگەوتیان هەبێ، مزگەوتێک لە فەڵەستین بوونی نەبووە. لە سەردەمی عەبدولمەلیک بن مەروان دواتر مزگەوتێک دروست دەکەن لە هەیکەلی سولێمان، لە سەرەتا قوبەت السەخرە باشە دروست دەکەن لە ناو شوێنی هەیکەلەکە، قوبەیەکی لەسەردا دەنێن دەیکەن بە قوبەت السەخرە، و دواتر دەبینن ئەمە تاکتیکێکی سیاسی عەبدولمەلیک بن مەروان بووە، چکە کێشەی سیاسی هەبووە، کێشەی دەسەڵات هەبووە لە نێوان بنەماڵەی ئومەیە کە عەبدولمەلیک بن مەروان بووە کە پایتەختەکەی دیمەشق بووە، لەگەڵ دەسەڵاتی حیجاز کە عەبدوڵڵا بن ئەزوبەیر خۆی دەکا بە خەلیفە. کێشە دروست دەبیتن. دروستکردنی قوبەت السەخرە و مزگەوتێک لەوێ
کێشەکە کێشەی سیاسیە. مەسجد الأقصا لەگەڵ القبة الصخرا کێشەیەکە کێشەیەکی سیاسیە. و هەموو ئەو فەرمودانەی کە دروست بووینە سەبارەت بەوەی محەممەد ئیسرا واتە بەشە و ڕوێندراوە لەلایەن ئەڵڵا، چکە ئیسرا واتە ڕۆیشتنێکی خێرا لە شەودا. ئیسرا لە زمانی عەرەبی واتە ڕۆیشتنێکی خێرا لە شەو. باشە، دواتر دروستکراوە. دواتر دروستکراوە کەسێکی تەلەکەباس، مدەلس، کەذاب، دەجال، ئیبن ئیسحاق کە ئەبوو جەعفەر المەنسوور پارەی پێدەدا سیرەی نەبەوی بنووسێتەوە، کە ئێستاکە زۆرێک لەو شتانەی ئاماژەی پێکردیە خودی موسڵمانان شەرمی لێ دەکەنەوە. باشە، شەرمی لێ دەکەنەوە. دواتر نووسیویەتی بە پارە و خۆشی نەینووسیوەتەوە، بەڵکو بە خوێندکارەکەی داوە. خوێندکارەکەشی دواتر بە خوێندکارەکەی خۆیدا بە ئیبن هیشام نزیک 200 ساڵ لە دوای مردنی محەممەد دەنووسرێتەوە. 200 ساڵ لە دوای مردنی محەممەد دەنووسرێتەوە. تەنانەت ئەگەر ببینن لە ڕابردوو ئاماژەمان پێکردیە کاتێک دادە ئایشە دایکی سمێڵ قوتان یاری بە لە ئابە دەکاتن، دەڵێ پێغەمبەر لە ناو یاریەکانی من، لە ناو بوو کە شوشەکانی من ئەسپێکی بینی باڵدار بوو. گوتی ئایشە ئەمە چیە؟ گوتم ئەسپە. گوتی ئەوە چیە پێوێ؟ گوتم ئەسپی باڵدار. گوتی ئەسپ و باڵ؟ گوتم ئەی چۆن نەتبیستۆ سلێمان ئەسپێکی بۆ باڵی هەبووە؟ دەڵێ پێغەمبەر پێکەنی تاوەکو مەلاشوەکانی بەدیار کرد. گاڵتەیە، محەممەد شتی وای نەوتیە، باسی مەوزوعی ئیسرای نەکردیە. دواتر قورئان خودی خۆی ئیعجازی معجزەی محەممەد ڕەت دەکاتەوە، خۆی ڕەتی دەکاتەوە. بابێن جارێ لە فەرمودەیەکی بوخاری دەست پێ دەکەین. هەمیشە ئەو فەرمودانەی من لە سەرەتا ئاماژەی پێ دەکەم فەرمودەکانی ئەبی زەڕە. ئەبی زەڕ الغیفاری بوخاری لە کتابی مەساجد دەڵێ عن ئەبی زەڕ دەڵێ بوخاری لە یاگە دەبی وەری جێڕین بۆ سەر زمانی کوردی بۆی خوێنەوی کورد تێبگات چی بکەین. دەڵێ عن ئەبی زەڕ قالە، ئەبی زەڕ دەڵێ گوتم یا رسول الله أي مسجد وضع في الأرض أول. دەڵێ گوتم ئەی پێغەمبەری ئەڵڵا یەکەم مزگەوت کامە بوو؟ یەکەم مزگەوت کە لەسەر زەوی دروستکرا. باشە، گوتم عن أبي ذر قلت يا رسول الله أي مسجد وضع في الأرض أول. قلتم أي پیغمبري الله كامن مزگەوت یەکەم جار لە زەوی دروستکرا. قال المسجد الحرام. وتي مزگەوتی حرام مەبەستی کەعبەیە. محەممەد دەڵێ کەعبە یەکەم شوێنی پیرۆزە، یەکەم شوێنی عیبادەتە. مسجد یعنی شوێنی عیبادەت، یەکەم شوێنی عیبادەتە کە لەسەر زەوی دروستکرایە. قلت يعني أبي ذر دەڵێ گوتم ثم أي. گوتم اینجا پێغەمبەری ئەڵڵا لە دوای کەعبە دووەم مزگەوت کوێ بوو یا دووەم پەرزگا کوێ بوو؟ قال المسجد الأقصى. دەڵێ گوتی مزگەوتەکەی واوەتر مزگەوتی ئەقسا. باشە. قال كم كان بينهما. گوتی پرسیم ئەی پێغەمبەر لە نێوان ماوەی نێوان یا زەمەنی نێوان دروستکردنی کەعبە بۆ دروستکردنی مزگەوتی دووەم کە مزگەوتی ئەقسایە چەند ساڵ بوو؟ قال 40 سنة. گوتی 40 ساڵ. واتە کەعبە دروستکراوە 40 ساڵ دواتر مزگەوتی ئەقسا دروستکراوە. باش، مزگەوتی ئەقسا دروستکراوە. باشە، ئەوە لە سەردەمی محەممەد. بابین قورتوبی دەڵێ، بابینە سەرەوە ئەوەی پێی دەوترێ ئێستا کە موسڵمانان کە مزگەوتی ئەقسایان لەسەر دروست کردیە ئەوە دوای مردنی محەممەد بووە. باشە، هیچ پەیوەندی بە مۆزوع ئەمە نییە.
مەبەستی محەممەد لە هەیکەلی سلێمانە. هەیکەلی سلێمان لە ساڵی 950 پێش زاین دروست دەکرێت کەوی ئێستاکە هەم مزگەوتی ئەقسایان لە ناوی دروست کردیە، هەم قوبەت سەخرایان تێدا دروستکرێ ئەوەی بینیتان. ساڵی 586 زاین لەلایەن بابلیەکانەوە وێران دەکرێت. هەروەک پەرتوچی پیرۆز سەردەمی کۆن پێمان دەڵێ. پەرتوچی ئیزرا دەڵێ کاتێک وێران دەکرێت دوای ئەوەی کۆڕشی مەزن هێرش دەکاتە سەر بابلیەکان و ئیمپراتۆری بابلی دەڕوخێنێت، لە ساڵی 538 پێش زاین دەست دەکا بە دروستکردنەوەی هەیکەلەکە، واتە هەیکەلی سلێمان. اینجا بۆ جاری سێیەم ساڵی هەفتای دوای زاین لەلایەن ڕۆمەکانەوە دەڕوخێندرێت، نۆژەن ناکرێتەوە. باشە، بەڵام هەیکەلەکەی دەمینێت. هەروەک چۆن زۆرێک لە هەیکەلی یۆنانیەکان دەبینن دینگە و شتی وای ماوە، هەمان حاڵت دەبی. باشە، هەروەک بینیمان بە گوێرەی دۆکیومنتی مێژوویی، بە گوێرەی پەرتوچی پیرۆز، سولەیمان نزیک بە 1000 ساڵ پێش زاین دروستی دەکات. بزانین کەعبە کە محەممەد دەڵێ یەکەم مزگەوت بووە دروست کراوە، بزانین کەی دروست بووە، بزانین 40 ساڵ پێش ئەو کات بووە. هەروەک گوتمان سلێمان لە 957 دروستی کردیە. بە قسەی محەممەد بێ دەبی کەعبە چەند ساڵ پێشتر 40 ساڵ، واتە 970 ساڵ پێش زاین دروست کرابی. کەعبە دەبی 970 پێش زاین دروست کرابی، اینجا 957 بۆ نمونە هین دروست کراوی، دەبی 40 ساڵیان بین بی. باشە، القرطبي سبارت بتفسيري آيات 96 سورة آل عمران ضله إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركا وهدى للعالمين. أو آيات ضله يكم مالي خدا كبو خلق درسكرا أويانا كلبكيا بكة واتمكة باشا مبارك بو وهداية بو خلق. قرآن خوي دڵێ ئەوەل بەیت یەکەم ماڵی خوددا کە دروست کرا بۆ خەڵک ئەوەیان بوو کە لە مەککەیە. بزانین چی دەڵێن مفەسیران سەبارەت بەم دەقە. القرطبي واختلف في أول من أسس بيت المقدس. دەڵێ زانایانی مسلمان ناکۆکن سەبارەت بەوەی چێ یەکەم جار هەیکەلی سلێمان بيت المقدسي دروست کرد. فروي أن أول من بنى البيت يعني بيت الحرام آدم عليه السلام. ضلت دجرنوا چون دجرنوا نازانم دیارە خدای قورآن فرشتەیەکی ناردووە بۆ لای القرطبي بڵێ قرطبي سیر کە بۆ نمونە ئادەم کەعبەی دروست کردیە. هیچ نە دۆکیومنتی مێژوویی هەیە، نە دەقی قورآن هەیە بڵێ ئادەم دروستی کردیە، نە فەرموودەی محەممەد ئێ و نە هیچ، نە تەڕەماش و نەترخێنە. بەڵام بۆ پینە و پەڕۆکردن دەیانەوێت ناکرێت چکە کارەساتە ئەو 40 ساڵە دەبی تەرتیبی بکەن. دەڵێ دەجێڕنەوە یەکەم کەس کە بەیت الحەرام واتە کەعبەی دروست کرد ئادەم بوو عليه السلام. فيجوز أن يكون ولده وضع بيت المقدس من بعده. دەڵێ لەبەر ئەوە دەکرێت لە دوای ئەوەی ئادەم خۆی کەعبەی دروست کرد کوڕەکەی ئادەم 40 ساڵ دواتر چوو بێ لە قودس هەیکەلی سلێمانی دروست کردبێ، ئەوی پێ دڵن بەیت المەقدس، کوڕەکەی ئادەم دروستی کردبێ بۆ ئەوەی محەممەد لەو فەرمودەیە بە درۆ نخرێتەوە سەیرکە من بعدی. دەڵێت دەجوز دەکرێت ب40 عامن، دەڵێ دوای 40 ساڵ ئادەم خۆی کەعبەی دروست کردبێ، اینجا 40 ساڵ دواتر کوڕەکەی ئادەم چوو بێ بەیتێکی دروست کرد لە بەیت المەقدس. من پرسیار دەکەم بە ڕێزان، هەر پرسیار لێوە ئادەم بووە، حەوا بووە، هابیل و قابیل دانەیەکیان دانەیەکی تر دەکوژێ، باشە دانەیەکی تر دەکوژێ، باشە هەمووی ئەو پڕی 15 کەس بووینە. خدا سەری لێ شێواندیە جارێک گریمان لە کەعبەی دابەزین بچی ماڵێکی تری خدا لەوێ دروست کرا. ئێ بۆ خدا چەند ماڵی هەیە؟ ئەوە ماڵێکی هەیە لە کەعبە ماڵی خدایە لە مەککەیە، بۆچی بچی ماڵێکی دروستکە لە قودس؟ خۆ کەسی لێ نەبووە، گۆی زەمین بۆش بووە، کەسی لێ نەبووە لە پێناوچی دروستکە. وەڵحاصڵ بۆ پینە و پەڕۆکردن.
القرطبي دەڵێتن ئادەم خۆی کەعبەی دروست کرد و دەکرێت کوڕەکەی ئادەم چوو بێت بۆ بەیت المەقدس واتە بۆ ئۆرشەلیم بەیت المەقدس یعنی ئۆرشەلیم 40 ساڵ دواتر مزگەوتی ئەقسای دروست کرد بێ ويجوز أن تكون الملائكة أيضا بنته بعد بنائها البيت بإذن الله وذكري فرشتكان 40 ساڵ لدواي آدم دوای ئەوەی ئادەم کەعبەی دروست کرد فرشتەکان لە ئۆرشەلیم مزگەوتی ئەقسایان دروست کرد بێ بە مۆڵەتی ئەڵڵا والله أعلم سەیری ئەو درایانە بکە والله أعلم باشە بزانین ابن کەثیر چی دەڵێ دەڵێ پینە و پەڕۆکردن چکە محەممەد درۆ دەکات زۆر بە ڕۆشنی دیارە درۆ دەکات ابن كثير دلي للذي ببكة يعني الكعبة التي بناها إبراهيم الخليل ابن كثير دلينا إبراهيم دروستيكت كعبة آدم نبو إبراهيم بو باشا إبراهيم 2200 سال پیش زاین بو سليمان 1000 سال پیش زاین بو واتا إبراهيم 1200 سال پیش سليمان جیاوا و اگر إبراهيم كعبة دروست کرده به و هەر وەک دەزانین سلێمان هەیکەلی دروست کردیە کە مسلمانان پێی دەڵێن مەسجد الأقصى واتە ماوەی نێوانیان 1200 ساڵ بووە نەک 40 ساڵ باش ابن حجر لفتح الباري شرح صحيح بخاري كتاب أحاديث الأنبياء سبارت بو فرمودي كوا قتمان أبي ذر دلي إن أول من أسس المسجد الأقصى آدم عليه السلام إن جدوا أقصي خوي دقوري دلي يكم كس كمزقوتي أقصاي دروس كرت وات أوي أورشليم آدم بو وقيل الملائكة واروا هيا دلي نافرشتا كان بون وقيل سام وهيا دلي نخير سامي كري نوح بو وقيل يعقوب عليه السلام وهاشا دلي نخير يعقوب بو واتا ابن حجر دلي آدم هيا دلي فرشتا هيا دلي سامي كري نوح وهيا دلي يعقوب عليه السلام باش زور باشا وهر خوشي دواتر چي دلي سيرك فتح الباري أن في قول النبي صلى الله عليه وسلم 40 سنة إشكالا طلقاتك بيغمبر قتويتي ماوي زمني نيوان دروس كرني مزقوتي يكم كبريتي لكعبة ومزقوتي أقصى كلا قدسة تلصال دلي وأشكالي تدايا تشيشي تدايا خوي ودلي فتح الباري دلي تشيشي تدايا لأن إبراهيم عليه السلام بنى مسجد الحرام دلي شكا إبراهيم كعبي دروس كرت وسليمان بنى بيت المقدس وسليمان بونمونا برزقاي قدسي دروس كرت وبينهما أكثر من 1000 سنة ولا نيوانيان 1000 سال هيا إستا إيمان شون أو 1000 سال يبقين 3 سال سري ليش وايا سري كلا شوينك ده هروك بينيتان باشا ابن حجر چی دەڵێتن دەڵێن ئادەم بوو هەیە دەڵێ مەلایکەت بوو هەیە سام بن نوح بوو هەیە دەڵێتن یعقوب بوو بەڵام دواتر کاتێک هاتیە خۆی لەبیر کردیە پێشووتر بۆ پینە و پەڕۆکردن چی وتیە هاتووە لێرەدا بە تەواوی خۆی لەبیر کردیە دەڵێ کاتێک پێغەمبەر دەڵێ 40 ساڵ نێوانیانە ئەمە ئەشکالی تێدایە کێشەی تێدایە چونکە ئیبراهیم عەلەیهی السەلام بەنا مەسجد الحەرام چونکە ئیبراهیم کەعبەی دروست کردیە و قورئانیش وا دەڵێ وسليمان پرزگاكي قدسي دروس كرديا وبينهما أكثر من 1000 سنة ولا نيوان إبراهيم بو سليمان زياتر ل 1000 سال هيا 1200 شون بيكين بتل سال بزاني 1200 شون بيكين بتل اگر دابشي سي بكين 1200 دابش سي چل دكري اواب بكين محمد ما بس ل 4 سال 4 سالك 6 سال دكري هو ذكري توزك ترتيباتي بوكي باشا آياتي 128 سورة البقرة زور بروشني دلي وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وكاتك إبراهيم بناكي برس كردوا خوين سريان لشوا وبرزان نازان شيبكن أو دتن أو دتن أو دزانن هموي درويا محمد وكيف القرآن نسي وبكيف خوي فلطي لدا ونازان شون ترتيباتي بوبكن نازن شون ترتيباتي بو شون لو شيء دربشن بيج قال له يكوا شون إبراهيم هاتي أما قصي قور بمانا جاري تشيتر وهتحاول كدوائي أو شيء يمني وبابتي يمنية
أربجي خال أبو ذر الغفاري. سير كان برزان عبد الملك بن مروان لصالي 65 كوتشي واتا نزيق با 53 ساڵ لە دوای مردنی محەممەد دەسەڵاتی ئومەویەکان دەبێ بە خەلیفە، دەسەڵاتی ئومەویەکانی دەکەوێتە دەست کە پایتەختەکەی دیمەشق دەبێ و بۆ ماوەی 21 ساڵ حکم دەکا، دواتر لە شوێنی خۆی کوڕەکەی دادەنێ. و لە هەمان کاتدا کاتێک بنەماڵەی ئومەیە لە دیمەشق خلافەتی ئیسلامی ئەعلان دەکەن لە حیجاز لە مەککە و لە مەدینە، عەبدوڵڵا بن ئەزوبەیر کە کوڕی خوشتی عائیشە دەبێ لەیان هەڵدەگەڕێتەوە، ئیعلانی خلافەتێکتر دەکا، واتە بەیعەت بە بنەماڵەی ئومەیە نادا، خۆی دەکا بە خەلیفە لە حیجاز لە مەککە لە مەدینە، و براکەی بەناوی موسعەب دەکا بە والی مەدینە، خۆی لە مەککە دەبێ. لە بیدایەت خلافات زۆر بۆ بەردەوام. دواتر لە ساڵی 73 کۆچی عەبدولمەلیک بن مەروان الحەجاج بن ئەلیوسف ئەثەقەفی دەنێرێ بۆ سەر مەککە، لێی دەدا بە مەنجەنیق کەعبە دەڕوخێنێ و دواتر هێرش دەکا. ئیبن ئەزوبەیر دەگرێت لە خاچی دەدا لەسەر کەعبە و سەریشی دەبڕێ، باشە، و سەریشی دەبڕێ، باشە، لەسەر ئەو کەعبەی ئێستاکە. بەڵێ هەموو سەرچاوی ئیسلامی ئاماژەیان پێکرێ، بەڵام ئەوە بابەتی ئێمە نییە. لێرەدا هەر وەک دەبینن بۆ ماوەی نزیک 20 ساڵێک کەمتر تۆزێک ئیبن ئەزوبەیر کۆنتڕۆڵی حەج دەکا، چکە منتیقەی حیجاز لەژێر کۆنتڕۆڵی خۆی دەبێ، باشە. لێرەدا پێداویستی دروستکردنی شوێنێکی تری پیرۆز بۆ ئیسلام دێتە ئاراوە لەلایەن بنەماڵەی ئومەیە. دروستی دەکەن بۆچی؟ چکە خلافاتی سیاسی دێتە ئاراوە. لەبەر ئەوە لە سەردەمی عەبدولمەلیک بن مەروان دەست دەکرێت بە دروستکردنی الجامع الأقصى، واتە مزگەوتی ئەقسا، و لە سەردەمی کوڕەکەی ئەلوەلید بن عەبدولمەلیک دواتر قوبەت سەخرە تەواو دەبێ، باشە، واتە 75 ساڵ لە دوای مردنی محەممەد. پەرتوچی البداية والنهاية جزء حوتم فتح بيت المقدس على يد عمر بن خطاب، وموضوع إسراء همو أوان درويجي شاغدار وأصل أساسي نيو دواتريش بوتان دسلماني. البداية والنهاية جزء حوتم فتح بيت المقدس على يد عمر بن خطاب، فتح كردني أورشليم لسردستي عمر بن خطاب. سيدك 300 سال لدواي بردني محمديش قدس ناوي نبوة يكم كسبكاري ديني الطبرية ناوي بيت المقدس واتا مالي بيروز دقوري بو قدس، قدس بوني نبوة بيج قالوي لقرآن كتا نناوي فلسطين هاتوا، نناوي أورشليم هاتوا، نهاتوا بيجورك كم تازور آماجي بينكراو بناو. فتح بيت المقدس أو ابن كثير ببيت المقدس ناوي ديني على يد عمر بن الخطاب، أن أبا عبيدة لما فرغ من دمشق كتب إلى أهل إيليا. سيدي كان إيليا يبكار هنا ابن كثيريش طلقاتك أبا عبيدة الجراح لفتح دمشق توابو نامي نسيبو خلشي إيليا يعني أورشليم أو قال في داود إيليا بو خلشي إيليا باشا نالي قدس، يدعوهم إلى الله وإلى الإسلام لنا مكي بانجي شي كردن بو الله وبو إسلام، وقوا بني إسرائيل إتر خد نزان خدا شيء، وقوا بني إسرائيل شبن وكم مشركاني كعبة بن خريجي برستني إتربن بانجي شان دقا بو برستني الله. أول ردا دي سلمين خدا كتان جودايا هي ايوه الله وخدايا چي جايا ليهويك خداي بني إسرائيل يدعوهم إلى الله وإلى الإسلام. سيري أو قال تجاربك أو
يبذلون الجزية أو يأذنون بالحرب يا أوتا دبي بانگێشەی کردن بۆ الله و بۆ ئیسلام یا دەبێت جزیە بدەن یا شەڕ یەک لە سێ ڕێگا فأبوا ڕەفزیان کردەوە ثم حاصر بيت المقدس دەڵێ بيت المقدس واتە قودس ئەوی ئێستا پێی دەڵێن قودس ناوی نەبووە قودس ئابل و قەیدا وضيق عليهم تاوەکو تەنجی پێیان هەڵچنی حتى أجابوا إلى الصلح تاوەکو گوتیان باشە صلح دەکەین بە شەرتێک أن يقدم إليهم أمير المؤمنين عمر بن خطاب بە شەرتێک سڵحتان لەگەڵ دەکەین بەڵام ئێمە دەمانەوە ڕاستە خۆ سڵحەکە بکەین لەگەڵ چێ عومەری کوڕی خەتاب ئەو کات عومەری کوڕی خەتاب ئەمیری ئیمانداران بوو خەلیفە بوو عومەری کوڕی خەتاب بە گوێرەی هەندێک سەرچاوە ساڵی پانزەی کۆچی دێ بە ژێرەی واتە 3 ساڵ لە دوای مردنی محەممەد و نزیک ساڵێک لە دوای ئەبوو بەکر هەیە دەڵێ 15 دێ هەیە دەڵێ 16 دێ هەیە دەڵێ 17 دێ باش ئێستا ئەگەر بە فعلی محەممەد چوو بێ بۆ ئیسرا وە چاوی بە بەیت المەقدس کەتبێ وە لە هەیکەلەکە نوێژی کردبێ وەلەو بەردە بەرز بێتەوە بۆ ئاسمان دەبێ ئەم بەردە زۆر پیرۆز بلای عومەری کوڕی خەتاب و دەبێ عومەری کوڕی خەتاب نوێژی تێدا بکە بەڵام دەبینی ئەسڵەن وانە تەنانەت عومەر ڕەفز دەکاتەوە لە ناو هەیکەل نوێژ بکە ڕەفز دەکاتەوە سەیرکە ابن خلدون جزء دوم لاپەڕە 225 ودخل عمر بن خطاب بيت المقدس دوای ئەوەی کەوا بۆ نمونە هین دەکەن سڵح دەکەن ئەو شەرت و شروتە قۆڕانەیە مەسەردا فەرز دەکا دەڵێ عومەری کوڕی خەتاب چووە ناو قودس وجاء كنيسة القيامة وچوو بۆ ناو کەلیسای قیامە باشە کەی مەسیحیەکان بوو لەناو ئەو هەیکەلە لەناو ئەو شوێنێک کە گوایە محەممەد نوێژی کردێ بە 124,000 پێغەمبەر فجلس في صحنها لەناو لە ژوورەوە لە سەر هینەکەی زەویەکەی کەنیسە دانیشت وحان وقت الصلاة وكاتي نوێژکردنی مسلمانان هات فقال للبطريق عمەری کوڕی خەتاب بە بەتریکی مەسیحیەکانی گوت چکە ئەو کات لە ژێردەستی مەسیحیەکان بوو بە بەتریکی گوت أريد الصلاة گوتی دەمەوێت نوێژ بکەم فقال له صلي موضعك بەتریکەکە قەشەکە هەرچیەک ناوەشیدن گوتی لە شوێنی خۆت نوێژ بکە گوتی عومەری کوڕی خەتاب لە ژوێنی خۆت نوێژ بکە فامتنع عمر ڕەفزی کردەوە وصلى على الدرجة التي على باب الكنيسة منفردا لدروي كنيسة لبيش درقاكي لوي نويجي كرد بثنيا فلما قضى صلاته كاتب نويجكي تواكر قال للبطريق بقشكي قت لو صليت داخل الكنيسة أخذها المسلمون بعدي كنت أقر لناو كنيسة كان نويجن بكرد بايا مسلمانان دەیان برد جا طبعی عەرەب وایە یەک جار گوو بکەن لە ئاو دەستێک دەیکەن بە مڵکی خۆیان یەک جار گوو بکەن لە ئاو دەستێک دەڵێنەوە هی ئێمەیە باشە هی ئێمەیە باشە تەواو وەکو ئەو ژنا هین دەڵێ مەغریبیەکە دەڵێتن قال للبطريق لو صليت ما بس عربي درجة عربية قال للبطريق لو صليت داخل الكنيسة أخذها المسلمون بعدي عمەری کوڕی خەتاب گوتی لەناو کەنیسەکە نوێژم نەکرد چوومە دەرەوە چکە ئەگەر لەناو کەنیسەکە نوێژم کرد باید لە دوای من مسلمانان داگیریان دەکرد دەیان گوتی ئێمەیە ئەمیری ئیمانداران نوێژی لێ کردیە ئەی عومەر ئەی پێغەمبەرەکەت نوێژی تێدا نەکردبوو نە ئەو چیرۆکە دواتر دروست کراوە خۆ قابل تۆ گرنگتری لە محەممەد نە تۆ گرنگتر نی خۆ ئەگەر محەممەد بیگوت با من ئیسلام کردی و لەوێ نوێژم کردیە تەواو عمر داعی نەبوو ئەم قسەیە بکە باشە دەڵێ ئەگەر نوێژ لە داخل کەنیسەکەی بوو مسلمانان دەیان برد بعدی وقالوا هنا صلى عمر ودەیان گوت عمر لێرە نوێژی کرد ئەی بڕیار وانییە محەممەد ئیسرای کردبێ و بە 124,000 پێغەمبەر لەوێدا نوێژی کردبێ بزانە ئەو چیرۆکە بوونی نەبووە بەڕێزان ئەسڵ و ئەساسی نەبووە دواتر دروست کراوە وقالوا هنا صلى عمر ومسلمانان دەیان گوت عمر لێرە نوێژی کردی لەبەرەوە ئەو کەنیسە بۆ ئێمەیە وكتب لهم أن لا يجمع على الدرجة للصلاة ولا يؤذن عليها وعمر بويان نسي قلت بو هيج مسلمان اغنيا ك لبيش بليكاني كنيسكا بونمون نويج بكا
و بۆتان یەکە بانگ لەو کەنیسە و لە پێش دەرگاکەی بدەن بە هیچ جۆرێک دیارە مەوزوعەکە زۆر دیارە باشە زۆر دیارە مەوزوعەکە ئەگەر وەبایە عومەر نوێژی دەکردێ گۆ مادام پێغەمبەرەکەم نوێژی کردی و لێرە و بە 124,000 پێغەمبەر نوێژی کردیە کەواتە شوێنێکی پیرۆزە منیش دەبی نوێژ بکەم بەڵام ئەسڵ و ئەساسی نەبووە چیرۆکە دروست کراوە دووبارە من ئەو پرسیارانە دەکەم ئەگەر ڕاست بێت محەممەد لە مزگەوتی ئەقسا نوێژی کرد بێت و پێش نوێژی بە 124,000 پێغەمبەر کرد بێت بۆچی عومەر نەیکرد چکە ئەو چیرۆکە لە سەردەمی عومەر بوونی نەبووە دواتر چیرۆکە دروست کراوە و بۆچی عومەر سەردانی کەلیسای قیامەی کرد بۆچی سەردانی مزگەوتی ئەقسای نەکرد ئەگەر هاتو مزگەوتی ئەقسا بوونی هەبوو ناڵێن مزگەوتی ئەقسا بوونی هەبووە پێغەمبەر کوێ لە مزگەوتی ئەقسا نوێژی کردیە بە 124,000 پێغەمبەر لای بەردەکا بۆچی عومەر نەچوو بۆ لای مزگەوتی ئەقسا بۆچی نەچوو بۆ مزگەوتی ئەقسا لەوێ دەست بەجێ کڕنۆش و نوێژکردنی بکرد بایە شوێنێکی پیرۆزە و پێغەمبەرەکەم هاتیە و لێرە نوێژی کردیە بە 124,000 پێغەمبەر و لێرە بەرز بۆیتەوە بۆ ئاسمانەکان لەبەرەوە لێرە نوێژ دەکەم چکە ئەقسا ئەسڵم بوونی نەبووە ئەقسا بوونی نەبووە پرسیارێکی لۆجیکیە پێویستە وەڵامی بدەنەوە چکە دواتر دروست کراوە کاک مارچی ئازیز لە سەردەمی عەباسیەکان دواتر دروست کراوە هەروەک ئەمڕۆکەش دەبینی هەروەک ئەمڕۆکە دەبینی چیرۆکە چۆن دروست کراوە البداية والنهاية ثم دخلت سنة 66 أو بينيمان كعمر كوري خطاب بهي جورك نيقولي أري مزقوتي أقصى لا شوية مزقوتي أقصى لا شوية ورا عمر أورا بوشي عمر والله پیغمبركم كات خوي هاتي لبو إسراء يعني بكريشي بالدار شو نويجي كردي بسطو 24,000 پیغمبر دمي بيبينم منيش بيم دبي نويج بكم اشتوا نبوه شتیوا نەبوو بوونی نەبووە شتیوا بوونی نەبووە باشە بين البداية والنهاية سەرەتا و کۆتایی ابن كثير ثم دخلت سنة 66 اینجا چوینە ناو ساڵی 66 کۆچی واتە نزیک بە 44 ساڵ دوای مردنی محەممەد ئێستا ڕووداوەکان دەست پێ دەکات قال صاحب مرآة الزمان وفيها ابتدى عبد الملك بن مروان ببناء القبة على الصخرة بيت المقدس طلع ولم صالدا عبد الملك بن مروان دستي كر بدرس كردني قبة مزقوت قبة لسر بردكي قدس بيت المقدس وبيت المقدس واتا مالي بيروس بردێکی لێبوو لەسەری دروستی کرد قوبەیەکی لەسەر دروست ئەوی پێم نیشاندان لەسەر بەردەکە دروست و عیمارەتی الجامع الأقصى و دروستکردنی مزگەوتی ئەقسا دووشت دەکا دروستکردنی قوبەیەک لەسەر بەردەکە و دروستکردنی مزگەوتی ئەقسا وكملت عمارته في سنة 73 وصالح 73 تواوي دكا وكان سبب في ذلك وهو كاري ئەم کارەی واتە دانانی قوبە لەسەر بەردەکە و هەروەها دروستکردنی مزگەوتی ئەقسا هۆکارەکەی أن عبد الله بن الزبير كان قد استولى على مكة چونکە عبد الله کوڕی زوبێر دەستی بەسەر مەکە داگرتبوو وكان يخطب في أيام منى وعرفة ومقام الناس بمكة وكاتي خلق دەچوو بۆ حەج بۆ مەکە لە منى لە ڕۆژی عەرەفە و کاتێک لە مەکە دەمانەوە عبد الله بن زوبير خطابی بۆ خەڵک دەدا بزانین چی دەگوت وينال من عبد الملك وهێرشی دەکردە سەر عبد الملك کەوا ئەو پایتەختەکەی لە دیمەشق بوو ويذكر مساوئ بني مروان وآماجەی بەکارە سووک و چروک و خراپەکاریەکانی بني مروان دەکرد عبد الملك بن مروان نەوەکانی مروان چەند خراپن ويقول وديقول إن النبي صلى الله عليه وسلم لعن الحكم الله وهروها ابن زبير بخلشي ديقول پیغمبر نفرتي كردبو لحكمي باپيريان وما نسل وهروها لنوكاني لزريتك وإنه طريد رسول الله صلى الله عليه وسلم ولعنه وهروها بون من الحكم
دەرکراوی پێغەمبەری ئەڵڵایە پێغەمبەری ئەڵڵا تڕۆی کردیە و هەروە لەعنەتی لێ کردیە وكان يدعو إلى نفسه وبانجيشي خلشي لكر بوي بيعد بخوي بدن سون بخون كعبد الله بن الزبير بخليفة دادنين نك بيعد بدن با عبد الملك بن مروان وكان فصيحا ولرويق تكرنو زور روان بيجبو بتوانابو فمال معظم أهل الشام إليه وايكرت كسرنجي همو خلشي شام بخوي رابجيشي لكاتي حاجة كان باشا جماور دروسكا وبلغ ذلك عبد الملك بن مروان كوا خليفي بني أمية بو لدمشق أم هوالي بيجيشتوا فمنع الناس من الحج ريغاي كر لخلشي دمشق بتشن بو حج كنتي مشن بابا بو حج شلون ذكر كنتي مرن بو حج فضجوا بورن خلق نيجران بون قلت شلون ذكر باشا فبنى لهم القبة على الصغرة والجامع الأقصى عبد الملك چی بۆ کردن لەسەر بەردەکەی قودس ئەوی لە هەیکەلی سلێمان قوبەیەکی بۆیان دروست کرد و مزگەوتێکی دروست کرد سەیریکەن بەناوی مزگەوتی ئەقسا سەیریکەن ليشغلهم بذلك عن الحج بۆی سەرقاڵیان بکە باشە سەبارەت بە مەوزوعی حەج خەڵکیان ئەی چی بکەین ئەگەر نەچین بۆ مەکە و حەج نەکەین و ئەو فەڕیزەی خوداییە ويستعطف قلوبهم وكانوا يقفون عند الصخرة ويطوفون حولها كما يطوفون حول الكعبة وينحرون يوم العيد ويحلقون رؤوسهم لموسم حج خلشي دمشقي دنارت بو لاي بردكا باشا خلق چي عندكرت خلق كذا چون يقفون عند الصخرة لا بردك دوستان وكو برد رشك الكعبة همان شد ويطوفون حولها ولا دوري دستوران ولا دوري بردك حفجار كما يطوفون حول الكعبة هر وقت شون بدوري كعبة دا دستوران وينحرون يوم العيد ولا روجي ججن سري آجليان لبري قرباني هر وقت شون لا كعبة ديكن ويحلقون رؤوسهم وسري خوان دتاشي همان دابو نريتي حج باشا ففتح بذلك على نفسه باب تشنيع ابن الزبير عليه وبمشي ويا دروازيشي بخوي كردوا كرزقاري بيت للرشوة كردني بدستي ابن زبير شكا الشام دا شون بوي خلشي هاندا باشا فكان يشنع عليه بمكة ابن زبير داد بز يسر عبد الملك بن مروان رسواي دكر لمكة ويقول ضاها بها فعل الأكاف يتاوكو دواي ترقي وتناند ديقود بزانا همان كاري كسرا كان دكاتن هر وقت شون معاوية كردي وتناند قبلي جوزايا لكعبوا بو بني إسرائيل حزي جوزايا لكعبوا بو بيت المقدس أو ابن كثير بابين النجوم الظاهرة في ملوك مصر والقاهرة ابن تغري بردي جزئية كم لا برحفتا وشوار جاب قرن برزان إسلام بردة مشكلة نية من داوا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان چوارگۆشەیەکی ڕەش بۆ خەڵک دروستکە و بزانم ناوچەشمان هەیە ئەگەر بیبن بۆ سەری ڕەشیشە سەیریکە بزانە پارتێکان ئەگەر بکرێ ئەم بیرۆکەیە من بگەینن بەدەسەڵاتدارانی پارتی سەری ڕەش بەردی ڕەش باشە ڕەش لەوێ شتێکی ڕەشیش دروستکەن خەڵک بابێن بە دەوریدا حەفجار بخولێنەوە و ئیتر بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان هەمان شتە هەمان ڕۆڵە مادەم عەبدولمەلیک بن مەروان کردوویەتی هەمان شتە هیچ جیاوازی نییە مەوزوعەکە هیچ جیاوازی نییە باشە النجوم الظاهرة في ملوك مصر والقاهرة جزئية كم لا برحبتا وشوار السنة السابعة من ولاية عبد العزيز بن مروان على مصر عبد الملك بن مروان براكي خوي بناي عبد العزيز بن مروان دكا بولي لمصر وهي سنة 72 صالح فتاودوي كوتشي فيها بنى عبد الملك بن مروان قبة الصخرة بالقدس والجامع الأقصى عبد الملك بن مروان قبيتي لسر بردكي دانا برد أو بردي كوابيش تربينيتان ومزقوتي شي دروس كرت بالضبط تصميماتي كعبة بردێکی لێە چوار گۆشەیەکە بەڵام ئەو کردی بە قوبە و قوبەکە هەژ لایەنیشە ئی کەعبە چوار لایەنە و مزگەوتێکیشی لێە هەمان شت بۆ خوتبەدان بۆ خەڵک و شتی لەو بابەتە
وسبب بناء عبد الملك أن عبد الله بن الزبير لما دعا لنفسه بمكة فكان يخطب في أيام من همان شد ضليتوا بابين ضليتن هو كاري درس كردن هو كاري أويك عبد الملك بن مروان أو قبيتي لسر بردك دانا ومزقوتيشي دروس كرد أو بو كانت خلق دا چون بو حج عبد الله بن زبير داوي خلق دا كر مبايعتي بيبدن ودجاتي بني أمية بكن للروجكاني مينا وعرفة وهيرشي دا كرد سر عبد الملك ويذكر مثاليب بني أمية وآماجي بشتقوركاني بني أمية دا كرد ويذكر أن جده الحكم كان تريد رسول الله صلى الله عليه وسلم ولعينه وبخلشي لقو هو يخلشنا بابيريان كالحكمة للان بيغمبري الله تروك رابو ونفرتي ليك رابو فمال أكثر أهل الشام إلى ابن زبير أو أبو زوربي خلشي الشام ميليان رويجد بولاي ابن زبير وبشتيان لبن مالي أمية كر فمنع عبد الملك الناس من الحج أو عبد الملك رجاجر لخلق كبشن بو حج خلق نيجران بو قبيتي بو دروس كردن لسر بردكا ومزقوتي بو دروس كردن بناي مزقوتي أقصى بو أوي اتجاهاتيان ولا بيني لو بشن بو مكة وعمرة بشن بو قدس فصاروا يطوفون حول الثغرة خلق دشون بدوري بردكا لقدس دا سورانوا كما يطوفون حول الكعبة هر وقت چون بدوري كعبة دا سورانوا ولا روجي قربانيان دا العيد لروجي الجشن قرباني كان وبراكي عبد العزيز بن مروان كوالي مصر بو دهاد لبيجوازي خلق وخوي بخلق دناسان لروجي عرفة وقصي لقليان دكرت باشا دواتر دليتن عبد الملك حجاج بن يوسف ثقفي دنريتن كعبة بونمونا بردمان چواردوري مكة دقري كعبة بردمان دكا وهروها ابن زبير دكوجي لصالي حفتاوسي كوشي انجا سيناريوكا كوتاي بيدي وتناند بو ريغا خوش كردن بو اي او كار انجام بدن سيدي كان دي شدادة هنا تفسير الطبري سورة طه ويسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا برسيار اللي لكن أما دقيش قرآن سوارد بتشيا الله تفرتنا عندك عن عروة ضلي قال كنا قعودا عند عبد الملك عروة ضلي إما دانيش تبوين عبد الملك كاتك عبد الملك ملك بو هين بو خليفة إيمان داران بو حين قال كعب إن الصخرة موضع قدم الرحمن يوم القيامة كعب قلت أو برد دبين أو برد قدس أو برد وتان قلت أو برد كاتي خوي الله قاتش لسرداناوا سيدك بروسي بيروس كردني بروسيك الله قاتش لسرداناوا باشا أول تفسير الطبري آما جاي بيكرايا وهروها بونمنا أقوال التابعين في مسائل التوحيد والإيمان أو برتوكيا صفات الله تعالى صفات كاني الله يشكومنت مبحث الأول لا برا وسط شوار جمارة هزارو تشلويك قال ابن خزيمة في كتاب التوحيد ابن خزيمة لبرتوشي توحيد ضل حدثنا فلان عن عروة عن أبيه باوش عروة ضل قدمت على عبد الملك ضل هاتم بولاي عبد الملك كخليفة بو هرو قام جوان بيكرت ضل فذكرت عنده الصخرة التي ببيت المقدس ضل لاي آماجان بو برديكر كلا قدسة فقال عبد الملك قتي هذه صخرة الرحمن التي وضع عليها رجله قتي أي عروة باوش عروة أو بردي قدس أو الله قاتش خوي لسردانا وكاتش زور بيروزا آقادار زور بيروزا سيريكا بروساقا دستي بيكرديا بيش دروس كرني موضوعي مزقودك وخلق بنيري بو حج التخريج أورده الذهبي في كتاب الأربعين في صفات رب العالمين ذهبي آماجي بيكردي لبرتوجي كتاب الأربعين في صفات رب العالمين درجة الأثر إسناده صحيح وفرمودك الراسته وهروها كتاب توحيد وإثبات حمان شد والحاصل سرشاو زور آماجان بو إكرديا وهروها تاريخ اليعقوبي جزئية كم لا بردو سطو شواردا ضلي
ومنع عبد الملك أهل الشام من الحج، وذلك أن ابن الزبير كان يأخذهم إذا حجوا بالبيعة. دەڵێ عبد الملك ڕێگای کرد لە خەڵکی شام کە بچن بۆ مەکە بۆ حەجکردن، چکە ئیبن زوبێر کە دەسەڵاتدار بوو تێیدا داوای لە خەڵک دەکرد کە بەیعەتی پێ بدەن و دژایەتی بەنی ئومەیە بکەن. فلما رأى عبد الملك ذلك منعهم. كاتك عبد الملك أميزاني رجاي لخلق قرد بشن بو حج بو مكة من الخروج إلى المكة كبشن بو مكة خلق بيزار بون نيجران بون سبا وقال وقتيان تمنعنا من حج بيت الله الحرام. كأي عبد الملك رجاما لدقري كبشين سرداني مالي الله بكين لمكة وهو فرض من الله علينا وحج كردن فرض بسر إيما. فقال لهم بيقوتن عبد الملك، فقال لهم عبد الملك قتي هذا ابن شهاب الظهري أما كري شهابي زهرية يحدثكم دلت لك نخوي راقرتي كسك بناوي شي بناوي ابن شهاب الزهري قلت أوتا أو كري شهاب الزهرية بيتان دلي أن رسول الله قال بيغمبري الله قتويتي شي قلت يا بيغمبري الله لا تشد الرجال إلا إلى 3 مساجد المسجد الحرام ومسجدي ومسجد البيت. بيغمبري الله قلتيتي سي مزقوتي وكو يك بيروزن سيريقا عبد الملك دلي أوتا خلق كاتك نيقراني در بري قوتي الرقامان ليدا قريلوي بشين بو حج قلتي سيريكا أوا ابن شهاب الزهري من قوا أوتا دليت نجوم بيغمبري الله بو قلتي سي مزقوتي وكو يك بيروزن مزقوت كعبة مزقوتي نبوي لمدينة ومسجد بيت المقدس أو مزقوتي كوالا قدسة حمان وكو يك بيروزن هيج فرقينية باشا. وهو يقوم لكم مقام مسجد الحرام وهروها أو مزقوتي قدس كدرستمان كردية وبردكة شويني همان شويني كعبيها. وهذه الصخرة التي يروى أن رسول الله وضع قدمه عليها لما صعد إلى السماء. وهروها أوش بردكيا كبيغمبري بومان جردراوتوا بيغمبري الله بو أوي بفري بو آسمانا كان لسر أو بردو فريوا چيتان دوي أو بردو أو مزقوت أو فرمودي بيغمبرو أو هموشت سيد چون دروست كرا بروسا برزان چون دروست كرا لرقاي چشمي سياسيوا همو زور بروشني آماجي بيدكن. تقوم لكم مقام كعبة لبرو هم بردكا هم او مزگوتی درستمان کردیا هم بجوری فرمودکی پیغمبر هم او برد پیغمبر لی وستر کوتی بو آسمان کان او شوینی کعبه هم بود گریتوا چی الله اینجا دلی دوایوا فبنى على الصغرة قبة اینجا لسر بردك قبه چی درست کرد وعلق عليها سطور الدباج اینجا پردی او رشمی بسر دا شور کرده وکو هی کعبه بسر قبكو بسر بردكي شوري كردو لار شوار دوري داي بوشت با ديباتش بأورشم. وأخذ الناس بأن يطوفوا حولها كما يطوفون حول الكعبة وخلق إنجاب دوري بو حج كردن دشون بدوري قبكة دا صورانوا شكا بردي تدابو بردي بيروز هر وكشون بدوري كعبة دا صورانوا. وأقام بذلك أيام بني أمية وبمشي ويتواني إدامة بدا صلاة بني أمية. حياة الحيوان الكبرى جزء دوم لا بربن جاهش حول دين آماجة بزور سرچاو بكين بويان. وفيه أيضا إنه لما ولي عبد الله بن الزبير الخلافة بمكة ضلي وكاتك عبد الله كري زبير إعلان خلافتي كرت دجب أموية كان لمكة ومصعب بن الزبير واتبراكي خوي كرت بولي والي لمدينة وأخرج منها مروان بن الحكم وابنه فصار إلى شام ولم يزل يقيم. والحاصل دلي دواتر رقاي ندى بخلق دلي ولم يزل يقيم للناس الحج من سنة 64 إلى سنة 72 باشا.
فلما ولي عبد الملك بن مروان منع أهل الشام من الحج من أجل ابن زبير. وذلكاتك عبد الملك بن مروان بوبا خليفة ريغايغر لخلجي شام بتن بو مكة بو حج كردن لبر ابن زبير، لأنه كان يأخذ الناس بالبيعة. شو كداوي لخلق ذكر كبيعتي بيبدن، داوي لخلق ذكر بيعتي بيبدن أكاتك دشون بو مكة بو حج كردن. خلق نيجران بون همان شد باز دكاتن دوباره دڵی دەسوڕانەوە بە دەوری بەردەکەی قودس و هەتاوەکو دوایی ئەگەر بەوانە هیچیش بڕوا ناکەن گریمان بە هیچ بەوانە بڕوا ناکەن خۆ بە ئیبن تەیمیە بڕوا دەکەن. ئیبن تەیمیە پیاو نییە لە دوای ئیبن تەیمیە، پیاو نییە لە دوای ئیبن تەیمیە. ئیبن تەیمیە ئاماژە بە هەمان حاڵت دەکات. ئیبن التەیمیە مجموع الفتاوى جزئی 27 هەمووی بەیەکەوە، جزئی 27 لاپەڕەدا. بزانین ئیبن تەیمیە چی دەڵێ. وأما الصخرة فلم يصلي عندها عمر رضي الله عنه ولا الصحابة ولا كان على عهد الخلفاء الراشدين عليها قبة. ضلي أو بردة كإستاك قبان لسريدان وقوايا محمد لو نويجي كردية ببيغمبر كان ضلي نا عمر نويجي لاي كرت باشا ونهيج كام ليا وركان كاتك عمر تشوبو قدس ونهيج كام ليا وركان باشا وقبي لسر نبو دانا بوشرابو أمبردا لسر دمي خلافة الراشدين وات لسر دمي خلافة أبو بكر وعمر وعثمان وعلي بوني نبوة مزقوتك بل كانت مكشوفة في خلافة عمر وعثمان ومعاوية ويزيد ومروان. بلكو بردك رود بو چوار دوري مكشوف بو قبي لسر دروز نكرابو لسر دمي خلافة عمر عثمان معاوية يزيد مروان. اگر هاتو أمبر ده محمد شوبه لو نويجي كردبه بسطو 24,000 پیغمبر وهروها لو بو آسمان شوبي چون پیروزیان ندکرد امانه. یعنی چون عمر کاتک چو پیروزی نکرد، چون عثمان پیروزی نکرد، چون معاویه پیروزی نکرد، چون یزید پیروزی نکرد، چون مروان پیروزی نکرد. دواتر موضوعك شيء سياسي. ولكن لما تولي ابنه عبد الملك الشام بلام كاتك عبد الملك بن مروان بو بخليفة كباي تختكي لشام بو ووقع بينه وبين ابن الزبير الفتنة وتشيشها تآراوة لنيوان ابن زبير كخليفة بو لحجاز لقال عبد الملك بن مروان كخليفة أموية كان بو كان الناس يحجون فيجتمعون بابن الزبير. أما قصي ابن تيمية خلق دچون بو مكة خلشي شام بو حج كردن ولا دولوبري ابن زبير كودبونوا فأراد عبد الملك أن يصرف الناس عن ابن زبير. عبد الملك واشتكارك بك كخلق دور بخاته لابن زبير فبنى القبة على الصخرة أو بقبية دروس كر لسر بردكا وكساها في الشتاء والصيف وبردبوشي كر لزستان ولهاوين بأورش مروك بهما ليرغب الناس في زيارة البيت المقدس بو أوي ولا خلق بك حزبك بسن بو زيارتي ويشتغلوا بذلك عن اجتماع بابن الزبير وتوجيهاتهم بقورن نشن بولا ابن زبير. ابن تيميش آماجي بيكرديا چيتر دان ديو مسلمانات او ابن تيميش آماجي بوكرديا. يعني تو هاتي مسلماني جسم القد بيدوا ابن تيمية باشتري زيركتري نا باش. حجاج بن اليوسف الثقفي بيروكي حجاج بن يوسف الثقفي بو عبد الملك بن مروان بوش استابيدان دولين. حجاج بن يوسف الثقفي صالي تشلي كوشي لدايق بوا وقت نزيق با 28 سال لدواي مردني محمد تاوكو صالي نوت بينجي كوشي جياوا 55 سال وأو بو ككعبة دسوتيني وابن زبير لسر كعبة لخاز لدا بو بنسبة حجاج بن يوسف الثقفي طولبوا لقريش طولبوا لمحمد. شون ولد ونشأ في الطائف. حجاج بن يوسف الثقفي أصلي خلشي طائفة. محمد سروش طائف دقري وديدا برمنجنيق
ڕەحمی پێناکە ژن و مناڵیشان دەکوژێ باشە ژن و مناڵیشان دەکوژێ و ئەثەقەفی هەروەک دەبینن دواتر محەممەد شەڕی هەوەزان دەکا 6,000 ژن و مناڵیان دەکا بە کۆیلا 6,000 ژن و مناڵ باشە سەیریکەن چی دەڵێن و دەڵێتن لە خێلی هەوەزان بووە لە تائیف لەدایک بووە لە خێڵی هەوەزان بووە باشە عەبدولمەلک بن مەروان دەیکا بە سەرۆکی سوپا ساڵی 73 هێرش دەکا بۆ مەککە کەعبە دەسووتێنێت و ئیبن زوبێر دەکوژێت و لە خاچی دەدات دواتر عەبدولمەلک هەر خودی حەجاج بن یوسف الثەقەفی دەکا بە والی مەککە و دواتر دەیکا بە والی عێراق باشە و کتاب المصاحف ئەوەی دوێنێ بوو یا پێرە بوو باوەتم لەسەریدانە کتاب المصاحف ئەبی داود ئەسەجستانی جزئی دووەم لاپەڕە 142 چی دەڵێ بە تایبەتی لە سەردەمی عەبدولمەلک بن مەروان نقطە و شتیوا بۆ قورئان دادەنێن چی دەڵێ أن الحجاج بن يوسف غير في مصحف عثمان 11 حرفا دەڵێ حجاج لە قورئانەکەی عوثمان دەڵێ دەستکاری قورئانەکەی عوثمانی کرد 11 شتی لێی گۆڕی بەڵام زیاتر لە 11 شت بۆ نمونە دەڵێ لە سوڕەتی المائیدە هاتووە دەقێک دەڵێ شەریعەتەن ومنهاجەن گۆڕی کردی بە شرعەتەن ومنهاجەن شرعە لە شەریعە کردی بە شرعە و لە سوڕەتی یونس ينشركم کردی بە یوسەیرکم گۆڕی دەستکاری کرد و لە سوڕەتی زوخرف معاشیهم کردی بە مەعیشەتهم دەستکاری قورئانی کرد و لە سوڕەتی الحەدید واتقوا واتە خدا بپەرستن کردی وەنفەقوا واتە پارە سەرف بکەن و زۆر شتی تر زۆر طەبیعیە دەستکاری ئاەتی یەکی سوڕەتی ئیسراشی کردبێ خزمەت بە بنەماڵەی عەبدولمەلک بن مەروان بکە و تۆڵە لە محەممەد بکاتەوە کاتێک کێرشی کردە سەر هەوەزان چکە ئەوانە عەرەبن یەکتری لەبیر ناکەن چکە ئەوەی بەبیر هاتەوە کە محەممەد هێرشی کردە سەر هەوەزان ژن و مناڵەکانی کرد بە سەبایە و بە کۆیلا لە تائیفیدا وەکو سمێڵقوتی کورد نییە کەواتە قەیسەری دێتن ئەمڕۆکەش هاتووە دیفاع بۆ نمون لەین دەکا دەستی الحەجاج بن یوسف ئەثەقەفی خۆش بی کەوا کارێکی باشی کرد تۆڵەی باوک و باپیرانی لە محەممەد و لە ئیسلام کردەوە بابێن بزانین هەروەک دەبینن مەوزوعی مزگەوتی ئەقسا دروست کراوە بەڕێزم مزگەوتی ئەقسا هەروەک بینیتان بوونی نەبووە و مەوزوعەکە کۆمەڵێک درۆ دەلەسە بووە دروستیان کردووە هەروەک بینیمان ئێستا گەدێن ئاماژە بە بەڵگەکان دەکەین بزانین ئایا مزگەوتی ئەقسا لە شوێنێشتر هەبوو یان نا جارێ دەقێکتان هەیە لە قورئان ئاەتی یەکی سوڕەتی ئیسرا لە دەقی یەکەمەوە لە وەزن و قافیە دەرچووە چۆن دەگەڕێتەوە ناو وەزن و قافیە ئەگەر هاتوو دەقەکە تاوەکو لەیلەن سبحان الذي أسرى بعبده ليلا وعبدهش نبوة لأساسدا عباده بلام عباد پێش تەنقید وەکو یەک دەنووسرا هیچ جیاوازیان نەبوو دواتر کاتێک ئەلفی مەدیان دانا و فەتحە و زەممە بەڕێزان چۆن دەنووسرا سەیرەکە ئەوەتەن بە پێنیشان بدەن بێ نوقتە کاتێک لە سەردەمی الحەجاج نوقتە دادەنرێ ئەوە دەکرێت ببێ بە چەند شتێک بخوێنرێتەوە بە عەبد ئەگەر نوقتەیەک لەسەر ئێرە دابنرێ یەک دەقە عیندە و دەقیشتان هەیە دەڵێتن عەبدوڕەحمان و عیندوڕەحمان بزانە بە یەک نوقتە و هەردووچیش هەیە لە حەفز نووسراوە عەبدوڕەحمان واتە بەندەکانی ڕەحمان و لە قاڵۆن نووسراوە عیندە لای ڕەحمان هەمان ئاەتیش یان ئەلفی مەد لەسەر عین دابنێی دەبیتە عابد ئەگەر ئەلفی مەد
لسر بعد بني دبت عباد سيدك خوي لبن رد أمو شيء لبن رد تشيبوا عباد سبحان الذي أسرى بعباده ليلا شكومند بو أوي بندكاني خوي رويشتاند لشو أويتر زياد كراوة من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير أويتر أقل ليلا بي همو وزن قافية بآتا دبيتن بلام لدقي كم قرآن يكا ولا وزن قافية درش دو آياتي دوام سرتاي دسبيتي واو وات الدوام بيوندي بآياتي يكما وهي لزماني عربي دي بستيتوا آياتي دوام چي دلي وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل پرتوكمان بموسى بخشي وكردمان بهداية بو بني إسرائيل واتا دقق خوي لبن الرتوا سبحان الذي أسرى بعباده ليلا وأتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل شكومند بو أو خواي بندكاني لشودا رينماي كرد بو رويشتن وپرتوكمان بموسى دا كهداية بو بني إسرائيل ما بستي چيا آيتي يكم در كردني موسى و بني إسرائيل لجير زبر و زنجي فرعون يكان بو أرض مقدسة هيج بيوندي بمحمد ونيا چكار وقتم واو هيا لدقي دوام واو دي بستيتوا دوام دي بستيتوا بدقي بيشتر وزور بيزوري صورتك بيوندي ببني إسرائيل وهيا وصورتكش نايو صورة بني إسرائيل بوا ناكري بيوندي بمحمد وبي خالي اشترك وزور قرنقا من الرداء أنا جي كده كم قرآن كاتك راسته خو مخاطبي محمد دكا بمحمد دلي قل لرقلي تذانيا قل يعني بلي أي محمد قل سبحان الذي أسرى بعبده ليلا قلي تذانيا دو بونو منكاتك مخاطبي محمد دكا دلي إني يعني بو خوي دق كده جريته محمد قل إني أمرت أن أعبد الله وكل آياتي ينظر سورة زمر بلي فرمان بيكراوا كمن الله بپرستم قل سبحان الذي أسرى بي ليلا شكومند أو خداي كمني لشو رواند اشتكوانيا يا بونمون الدقيتر ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك أي محمد أي دل من شق نكردي جناح كان من لنا نبر توجيهي دكا وهروها وأرسلناك للناس رسولا آيات حتى ونوع سورة النساء أي محمد تو من ناردو تو يا دلتن يا أيها النبي أي بيغمبر لقد أحللنا لك أزواجك جنكاني تومان حلال كروك وحزاب ويا والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى ألم يجدك يتيما فأوى ووجدك ضالا فهدى دوبار الراس خو توجيهي محمد دكا دقان زور رونو أشكرها ليردا دقيقي زور مفهمة لروانغي أوي كوالك من داوا وبحكمي أوي واو هي لدقي دواتر وهروها دقي قرآن زياتر بوتان رون دكاتوا ك لقرآن دا لسي دقيتر آماجة بإسراء موسى كراوا سي دقيتر لسي دقيتر لقرآن دا سي جاريتر آماجة بإسراء كراوا هموي تايبة بموسى بهيج كسي ترنيا آيات حفتة حوتي سورة طه ولقد أوحينا إلى موسى أن أسري بعبادي فاضرب لهم طريقا في البحر يبسا لا تخافوا دركا ولا تخشى أسري بعبادي
وحيمان بموسادا كبندكانم لشودا بروينت أسري بعبادي سبحان الذي أسرى بعباده ليلا سيدك بالضبط دقة وهروها آياتي بنجاودي سورة الشعراء وأوحينا إلى موسى أن أسري بعبادي إنكم متبعون ووحيما بموسى كبندكاني من لشودا بروينت دخان بستسي فاسري بعبادي ليلا شو إنكم متبعون يا متبعون فاسري بعبادي ليلا بزانا بالضبط ليلا بندكانم لشو بروينا همان دق باشا همان دق ببيك همو سبارد بموسايا محمد ناقريتوا بتفسير قرآن بقرآن باشا همو كلاوات قال شوي وسرچاوي قرتيا لكسيچي كلاوچي بۆ نمونە ڕۆک بینەوە عەبدولمەلیک بن مەروان دواتر دێن ئەو سیرەیە دروست دەکەن ئەبی جەعفەر المەنسوور داوا لە ئیبن ئیسحاق دەکا کە سیرەی محەممەد بنووسێتەوە و لەوێدا یەکەم درۆ بە شێوەی نووسین دەکەوێتە بەردەستی خەڵک چی دەڵێتن لە جزئی پێنجەم لاپەڕە 274 أن رسول الله أسري به من المسجد الحرام إلى المسجد الأقصى وهو بيت المقدس ئەو درۆیە لەوێ وەدێتن دەست پێ دەکا بڵاو دەبێتەوە ئەسڵ و ئەساسی نییە بابين دو إسراء يعني رويشتن ببي إسراء يعني رويشتن ببي لشودا محمد بكر فريوا كره وجدان تامي وجدان بكر فرين بمعنى إسراء ناية ببراقة بكر فرين بمعنى إسراء ناية سبحان الذي أسرى بعبده ليلا عباده ليلا رويشتن بقاج توجيه كردن بكرنا بفرينا بمعنى فرينا باشا كرد فري كرد تري بلام كر ناروات باشا نايت لقلي نايتوا خوتان لجيلي مدن خوتان لجيلي مدن موضوعك زور روشنا هەرزم ئەوانی تر هیچ اعتیباری نییە گەر هاتو بین باسی بکەین شوێنێک هەبووە لە مەککە نزیک مەککە بە ناوی مەسجد الئەقسا بووە بە ناوی مزگەوتی ئەقسا لە مەنتیقەی جەعرانە بووە کە نزیک 30 کیلۆمەتر لە مەککەوە دوور بووە باوێن زۆر بە خێرایی ئاماژەی پێ بکەین ئەگەر هاتو گریمان مەسجد الحرام إلى المسجد الأقصى تێدابی مزقوتك أبوها النزيق مكة بناي مسجد الأقصى الطبقات الكبرى ابن سعد جزء دوم لا برصة حفتاودو ضل أن النبي صلى الله عليه وسلم اعتمر في الجعرانة وقال اعتمر منها 70 نبيا ضل پیغمبر عمري كرد جعرانة 29 كيلومتر لمكة ودورا باشا ضل لجعرانة جلي حجي لبركرت جعرانة ودلي پیغمبر قوتي حفتا پیغمبر أليروا لجعرانة بيجوي بگن بو مكة لويوا جلي إحراميان لبركردي أي حج ومحمد كاتك دلي نويجم كردي أگر گريمان راز بي أو چيروكا ما بس تيوي پیغمبر كان لجعرانة كوبينتو شوي نويجي بويان كردي البداية والنهاية جزء چوارم عمرة الجعرانة في ذي القاعدة عمرتي كعمري كردي لجعرانة لمانجي ذي القاعدة قال إمام أحمد عن قتادة قال سألت أنس بن مالك قلت كم حج رسول الله قال حجة واحدة واعتمر 4 مرات قال قتادة دڵێ لە ئەنەس بن مالکم پرسی گوتم چەند جار پێغەمبەری الله حەجی کردی گوتی 1 جار گوتم چەند جار عمرەی کردی گوتی 4 جار و ئاماژە بە شوێنەکان دەکات دڵێ جارێکیان لە حودەیبیە لە سەردەمی حودەیبیە جارێکیان لە مەدینە و جارێکیان لە جعرانە في ذي القاعدة حيث قسم غنيمة حنين
دەڵێ هەموو سەبایەکانی دەستکەوتەکانی شەڕی حونەینی هەوەزانی لە جعرانە دانابوو. دەڵێ کاتێک دابەشی کرد لەوێوە جلی ئیحرامی لەبەر کرد، چوو عومرەی کرد و گەڕایەوە و جوار چاری جوارم لەگەڵ حەجکردنەکەی. و ئەو فەرمودەیە بوخاری و مسلم و ئەبوو داود و ترمذی جێراویانتەوە و ڕاستیشە. سيري حلبي غزوة الطائف وترك السبي بالجعرانة، بعث بالسبي والغنائم إلى الجعرانة مع بديل بن ورقاء الخزائي. ضلي بيغمبري الله لدواي شري هوزان ضلي هرچي سبايا جنو منالي بديل جيراو هبو دسكوتكاني شر بكسك بناوي بديل بن ورقاء الخزائي ناردي بو جعرانة چكو مولغي محمد بوا باشا. ودليتن أوكاد سلمة وزينبي لقلتابو. واروها فتح الباري شرح صحيح بخاري ابن حجر عسقلاني كتاب المغازي جمارة 4064 دوبالة دلي ثم انصرف رسول الله من الطائف في شوال إلى الجعرانة وبيها صبي هوزان. دلي پیغمبري الله دواي كوتاي هاتن لغزوي طائف لمانجي شوال قرايا وجعرانة كصبايا جنو منالاني بديلي قرتبو لهوزي هوزان لبي دانابو استدبين بوشي بودين. وتناند محمد لجعرانة كشويني بوا وحي بوهاتوا. بخاري كتاب الحج جماري فرمودة 1463 دلي پیغمبري الله آياتي 196 سورة البقرة بودابزي لمزقوتكي لجعرانة وأتم الحج والعمرة لله. عشان واتا حج وعمرة بكن بو الله. سنن أبي داود كتاب المناسك باب في المواقيت 1700 سلمة روى قلت ما لقى محمد بولكاتي شري هوزان طائف ولجعرانة لقى محمد بو بزانا محمد شي قلت يا عن سلمة ضليم زوج النبي جني بيغمبر أنها سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول ضلي جملة بيغمبري الله بقتي من أهل بحجة أو عمرة من المسجد الأقصى إلى المسجد الحرام غفر له ما تقدم من ذنبه وما تأخر. ضلي بيغمبري الله قتي هر كسك إحرام ببوشي لمزقوتي أقصى وات أو مزقوتي كمحمد ليبو لجعرانا لوي برويشتن بو مزقوتي حرام ككعبية 6 كيلومتر دورة لوي وجلي حج ببوشي أو الله لقناحي بيشو ترو دواتري خوش دبي محمد ما بس لأقصى أو مزقوتي نزيكين بوا مكة بوا 6 كيلومتر. وأخبار مكة وما جاء فيها من الآثار الأزرقي جزئية كاملة برا 464 في مسجد الجعرانة. أخبرني زياد أن محمد بن طارق أخبره أنه اعتمر مع مجاهد في الجعرانة. كسك بناوي محمد بن طارق ضلي من لقل مجاهد عمره ما انكرت لجعرانة جلي إحرام من بوشي لدولي لو دولي كوا مزقوتي الجعرانة لكويتناو. ودليتن مجاهد بيقوتم منها هنا أحرم النبي صلى الله عليه وسلم وإني لأعرف أول من اتخذ هذا المسجد على الأكمة بناه رجل من قريش سماه واشترى ما لا عنده هتا وكدوائي. ضلي قتادة قوتي سيركا ليرة همو جاري بيغمبري الله جلي حجي لبردكرت من أود زانم أو مزقوتي بياويش قريشي لسردمي بيغمبر درستي كرت. وجريج همان شد دليتن آل بيغمبري الله جلي حجي لبردك لو مزقوتي جعرانة إنجادتشو هو كعبة ودلي وبيدو وترا مزقوتي أقصى باشا بيدو وترا. وتنانب عن مخرش الكعبي أن النبي صلى الله عليه وسلم خرج ليلا من الجعرانة حين المساء. محمد دواي ويلا طايف تاودبه ديبو جعرانة غنائي مكان دابش دكا دل شو بيغمبري الله لجعرانة جلي حجي لبركرت شو بو مكة چكو 29 كيلومتر دورة شو
عمرەی کرد بەیانەکەی گەڕایەوە و ئینجا گەڕاوە بۆ مەدینە. واقدی دووبارە واقدی ئاماژە بەوەی دەکاتن بابین چی دەڵێ هەمان مزگەوت دەڵێ فەحرەمە من المەسجد الأقصى دەڵێ پێغەمبەری ئەڵڵا لە مزگەوتی ئەقسا جلی حەجی لەبەر دەکرد کە دەکەوێتە ناو دۆڵەکە دۆڵی العدوە القصوى وكان مصلي رسول الله صلى الله عليه وسلم كان شوێنی نوێشکردنی پێغەمبەری ئەڵڵای لێبوو لە جوعرانە باشە و مزگەوتی ئەویتریان مزگەوتی حرامی پێدرن واتە دووبارە الواقدی لە کتابی مەغازی جزئی یەکەم لاپەڕە 385 تاکید دەکاتەوە. هەروە گوتم جوعرانە 29 کیلۆمەتر دەکەوێتە باکووری مەکە و محەممەد گوتوویەتی هەر کەسێک ئالێرەوە جلی حەج لەبەر بکە بە پێ بڕوە بۆ کەعبە ئەوە ئەڵڵا لە گوناحەکانی خۆش دەبین. و زۆر سەرچاوەی تر هەیە ڕاستەکەی بخوت في الفقه المعاصر مجلدی دووەم لاپەڕە 32 ئاماژەی پێکردیە و تەنانەت قورئان ئاماژەی بەوەی کردیە بۆ نمونە ئاەتی 42 سوڕەتی الأنفال دەڵێ إذا أنتم بالعدوة الدنيا وهم بالعدوة القصوى عدوەی قصوى ئەو شوێنەیە کە مەسجدی ئەقسای لێبووە لە جەعرانە. و هەروەها ئەو مزگەوتەی جوعرانەی تێدایە مزگەوتی جوعرانە ئەقسا پێی دەوترێت کاتی خۆی سوق بازاری جنۆکەی لێبووە بەڕێزان. فتح الباري شرح صحيح بخاري كتاب الحج لا برشة 195 كان سوق مجنة يقام لمدة 10 أيام من آخر شهر ذي القعدة إلى ليلة الطلوع هلال. لو شويني كمزقوتكي ليبوا بيان قوتيا بازاري جنوكا دروش بيش حج لسردمي جاهليش بازاريان ليدادنا كات خلق بپێدەهات لەوێ پێداویستی خۆی دەکڕیبەوەی بچێ بۆ حەج. و هەروەها جابر دەڵێ ئەوە بخاریش ئاماژەی پێکردی أن النبي لبث 10 سنين يتبع الناس في منازلهم في الموسم بمجنة وعكاظ يبلغ رسالات ربه. دەڵێ وە بۆ ماوەی 10 ساڵ کاتێک پێغەمبەر لە مەککە بوو لە هەموو سەردەمێک لە هەموو فەسڵێکی حەجدا دەچوو بۆ بازاری مجنە واتە لە ژێر ناوی جنۆکە ئەو ناوی لە هاتووە و عکاظ بۆ ئەوەی پەیامەکەی خۆی بە خەڵک بگەینی. و ئاثار الئیسلامی في مەککە مکەڕەمە لاپەڕە 74-76 دەڵێ بۆشی ناویان لێ ناوە بازاری مجنە. بۆچی؟ من الجنة وتعني السر والإخفاء واتە بەهۆی جنۆکەوە لە جنۆکەوە چووکە نهێنی تێدایە. وقيل من الجنون والجن ودڵن لە شێتی و جنۆکە. لذا يقال أرض مجنة كثيرة الجن لبرو قيلن أرض مجنة زور جنوكي تدايا ولا سردمي جاهلي استاكش دول هي لدرجة عربي كبيدا وتر دولي جنوكا زورك لشاعر كان دچن بو أوي وادا زان كوا جنوكا هيا إلهاميان بيددا لرجاي أو جنوكانا شعريان بوده لبرو أوي دبينن برزان درويچ زور شاغدارا تراسی ئیسلامی دروست کراوە هەروەک ئەوڕۆ سەلمانمان شتێک نەبووە بە ناوی مزگەوتی ئەقسا لە سەردەمی محەممەد و تەنانەت محەممەد فەڵتەی داوە تەنانەت دواتر لە ڕێگای چێشمەچێشمی سیاسی لە نێوان عەبدولمەلک بن مەروان بەنی ئومەیە لەگەڵ عەبدوڵڵا بن زوبەیر ئەو کارە دێتە ئاراوە و خەڵک دەنێرن بۆ ئەوەیە بۆ سوورانەوە بە دەوری بەرد چکە دەزانن عەقڵی موسڵمانان پێویستی بە بەرد هەیە بۆ خۆ پیرۆزکردن و سوورانەوە بە دەوری و پێویستی بە مزگەوتێک هەیە قوربانی و سەربڕینە حەج تەواو. ئەمە مۆزوعەکە هەموویەتی واروەک ئیبن تەیمیەش ئاماژەی پێکردیە. ئیبن تەیمیەش زۆر بە دوور درێژی ئەویش ئاماژەی بەو ڕووداوانە کردیە لەبەرەوە شتێک بە ناوی مەسجد الئەقسا قسەی قۆڕە و قورئان نەک تەنها فەڵەستین بەڵکو هەموو شام و هەموو مسریشی داوە بە بەنی ئیسرائیل. من تەنها کاگیارۆ وەردەگرم بۆ ئەو بابەتە من قورگم بەڕاستەکەی وشک بوو ئەخیرەکەی زۆر تەرکیزم نەما هیوادارم توانی بێتم پەیامەکەی خۆم بگەینم. کاکە تۆ بۆم بنێرە کامێرەم بۆ بنێرە کاگیارۆ قورگم وشک بوو ڕاستەکەی. مێژوویەک پڕ لە درۆ خلافاتی سیاسی کردیانە بە قەزیە
هەر بژین کاگیارۆ گەر تۆ کامێرەم بۆ بنێری کاک ئاسۆ ڕێبین باوەڕ بەستوونی دابنێ سڵاو دکتۆر جانم کاتەوە باش دەرچاو کاکە برا هەر بژیت کاتی هەموو ئازیزان و بەشداربوانی ئێرەش باشی وادارم لە تەندروستی دابن ئەوەی ڕاستی بێ دکتۆر جان بابەتەکەت زۆر بە جوانی زۆر بە ڕێکوپێکی بۆ ئێمەشی کردەوە یعنی ئەو ئامانجەی کە دەتەویست پێکی پێکات و من ناتوانم قسەی لەسەر بکەم چونکە بەڕاستی هیچ نێشتەوە بۆ قسەکردن بەڵام من دوو شتی جیاوازم هەیە ئەگە کاتم بدەی بۆ ئازیزانی هاوبیر و بۆ برادرە یا ئەو خوشکە مسلمانانەی کە دێنە ناو لایبەکانمانە هەر وەک دەزانن و دەزانین و هەر لە مێژیشە و نەریتە هەر هەبووە لە ناو مسلماناندا بەداخەوە بێڕەزی و جنێوێکی یەکجار زۆرمان پێ دەدرێت کێشێکم نییە کاک ئاسۆ ئەو جوێنانە دەڵالە لەسەرەوەی دەگات کە چەند جاهیل و ئەحمەقن ئاشنایەتیان بە دەقەکانی قورئان نییە واز لە توراسی تربێنە چکە لە قورئان خۆی لە دوا سوڕەتی ژمارە 113 سوڕەتی ئەلمائیدە دەڵێتن أي بني إسرائيل برون ناو الأرض المقدسة التي كتب الله لكم كالله بو إيوي نسي ولا تابلوي باريز راوي آسمان كتي مسلمانان هاتون دجي إرادي خدا كان دوستنوا بيوي آقادار من أما أو بر قوجيتيا براستي دکتۆر جان من ئیشم بە جنێوەکان یاوان نییە چونکە هەر ڕەوشتی وان ئاوایە چونکە ئەوان وا دەزانن ئاوا دەتوانن بەرگری لە دینەکەیان و لە ئەڵڵاکەیان بکەن بەڵام من گلێ و گازەندەیم لە هاوبیرانی خۆمانە کە دێن وەکو بەرپەرزدانەوە وەکو کاردانەوە دێن دمبەدمان لەگەڵ دەکەن و تەوەرەکە ڕادەکێشن بەلای جنێ و بەلای سوکایەتی من چەند جار تکام کرد وەڵامیان مەدەنەوە ئەگەر ئێمەش قرار بێ ئەگە ئێمەش بین و خۆمان بێنە مستەوای کەسێکی بێڕەوەشت من ناتوان بڵم هەموو مسلمان بێڕەوەشتە بەڵام قرار بێ ئێمە خۆمان بێنە حەد و مستەوای کەسێکی بێڕۆشت و ئەو چی ئێمەش هەر ئەو وڵامی بدەینەوە دیارە ئێمەش هەر لەو مستەوایە دەنگ کاتان لێ دەکەم کاکی دکتۆر کە دێت قسە دەکات دیارە ئێمەی هاوبیر دڵنیا بن لە سەتا ڕەنگە 25 یا 30 لە سەتای بۆ ئێمە بێ ئەوەی تری ئامانجەکەی کەسانی کە شارستانین کەسانێک کە مسلمان نێدایان هەوێ هەوێ کاکی دکتۆر کە لەو گێژاوە بێنە دەرێ کەواتە لە هەر لایڤێکە ئەگە کەسێکی ڕۆشن بیر بکاتەوە کەسێک بیر بکاتەوە کەسێک ڕزگاری بێ بۆ ئەم شۆڕشی ئێمە زۆرە کەواتە دیسان تکاتان لێ دەکەم وڵامیان مەدەنەوە چونگە لەگە ڕێزم بۆ هەمووتان پیسایی تاکوداری تێوەردەی پیستر و بۆ گەنتر لێیان گەڕن ئێوە با ئەخلاقی جوانتان بە وشەی جوانتان ئێوە گوڵ بنێرن بە خەزاڵەتی بکێشن با بەخۆیان دابێنەوە ئەگە و جنێوێک بە دایک و خوشکی ممدام ڕێز بۆ دایک خوشکێ و دادنێن بۆ چونگە کارەکەی من ئیشەکەی من یا بڵین وەڵامەکەی من ڕەنگە بێتە هۆکارێک تەنیا کەسێک لە لایڤێکە لە دەلایویشا کەسێک بێت و بەرەو ڕزگاری و ئازادی بگەڕێتەوە بۆ ئێمە زۆرە ئەوەی دووەمین شتیش کە دەویست باسی بکەم زۆر سپاسی شێعرەکانتان دەکەم کە ئەمڕۆ بەڕاستی 180 شێعر دەستیان خۆش من سپاسیان دەکەم زۆریان سپاس دەکەم بۆ چونکە ئەو شەیرەیەوە نییە کە ئێمە بین کاکی دکتۆر بڵین بناسیێنین بە خەڵک کاکی دکتۆر یعنی بە ئەندازەی خۆی ناسراوە و هیچ پێویستی بۆ نییە بەڵام ئەگەر مەسەلەن من 1000 برادرم هەیە تەنیا دوو برادری من شەیرەکە تەماشاکەم لیان ببێتە گومان دوای وردە گومانەکەیان ببێتە یەقین فەخرە بۆ من تەنانەت کاکە ئاسۆ من پێیان ناڵێم بڕوا بە من بکەن من ئاماژەم بە سەرچاوی کردی خۆیان با بگەڕێنەوە بۆ سەر سەرچاوەکان من پێیان ناڵێم بڕوا بە من بکەن دەڵێم بڕۆم بگەڕێنەوە من ئاماژەم بە سەرچاوەکان کردیە خۆتان زۆر بە ئاسانیش ئەو سەرچاوانە دەست دەکەوێتن بڕۆ خۆتان سەیری بکەن دەبینن ئەوەی من ئاماژەم پێکرێت بوونی هەیە بەڵێ تکام لە هاوبیرانی ئازیزم هەیە لە خوشک و برا جوانەکانم ئەو کەسانی کە هاوبیرن ئەو کەسانی کە ئازادی خوازن با ببێتە نەریتێک هەر ئەوەی کە بە مەحزەوەی کە کاک دکتۆر دەستی یا نەک کاک دکتۆر کەسانی تریش کە دێن بابەتێکی ئاوا
دەوروژێن و خەڵک حساب ڕۆشن دەکەن و خەریکی ڕۆشنگەری کۆمەلگان ببێتە نەریتێک بۆ مەحزەوەی کە دەستی پێکرد ئێمە شەیری بکەین ئیدیوانە بێ ئاسۆڕێبینێک یا کەسێکی تر چەندین جار کۆپی پێیس بکات تکایە شەیری بکەن تکایە شەیری بکەن تکایە شەیری بکەن ئەو پەیزەمان پێویستە ئەو پەیزە دەبێت بمێنێ نەگە و پێیزە پەیزی کاگمەریوە پەیزی ئەوانی تریش تکاتان لێ دەکەم دیسان ئەگەر بێڕزیکتان پێکرا ئێوە دان بەسەر جەرگی خۆتان داگرن هیچ مەڵێن بابەتەکە ئالۆز نەبێ با نەبێتە شەڕزنێ و ئێمە لە زۆر باشکورتیکەیتەوە ئازیزم زۆر سپاس بۆ بەشداری چکە من ڕاستەکەی تەنها یەک کەسی تر وەردەگرم نەوە کەسانێک وەربژێت بوو زۆر سپاس بۆ بەشداریت هەر بژیت ئەگەر یەک دقەی تریش بۆ تۆ فەرموو سپاس دەکەم نا پێویستنی یەک دقات لە کۆتاییدا ڕێزم هەیە بۆ هەر هەموو بژیت کاکە بەبێدین و بەبدینەوە هیوادارم هەمووتان ساغ و سلامەت هەر بژیت کاکە ئاسۆ زۆر سپاس بۆ بەشداریت کاکە برا هەر بژیت زۆر بزانم کاکین دیارە نەهاتووە وامزانی کاگیارۆ دەیەوێتن من نامێ ڕاستەکە هیچ کەسێک وەربگرم کە داوای لێبردن دەکەم چکە نامێ بابەتەکە تێکچی من قورگم تێکچوو ئەو هەمومان دووبوونە و گەرەسیش کەسێک بێتن نێوگەڵمان پێنیشان بدا دیارە کاگیارۆ نانە هیچ کەسێک وەرناگیرێ کەس با کامیرە با نەنێری وەڕوا بکە کەس وەرناگیرێ تەنها دەمیست بزانم کاگیارۆ دەویست قسە بکاتم بەڵام ئەویش دیار نەما کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین ئەو پەرڕێز و خۆشەویستی و حرمەتم هەیە تاوەکو بەرنامەیەکی تر هەر سەلامەت بن